ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جاریشتر خۆشحاڵم لەگەڵەوە یازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنمەکانی دیالۆگ لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە دیالۆگیەکە لەگەڵ هاوڕێ عزیزم موید ئەحمەد کە نازانم بەچ هۆکارێکەوە لە ستۆدیۆ نەما و مێدوارم زوو بگەڕێتەوە. بەرحاڵ ئەم بەرنمەیەمان تایبەتە بە جەنگی ئیسرائیل و ئەمریکا لە دژی ئێران کە ئەم کاتە بەژمۆیەت زۆر خۆشحاڵم لەگەڵمی بۆ ئەم بەرنمەیە نیگەران بووم زۆر زۆر سپاس هەڵە شەماگەن دەستەکان خۆش بێت. هەربژی زۆر خۆشحاڵم کە داوەتی منە قوبول کرد بۆ ئەم بەرنمەیە. دەوان هەموو بینەرانمان حتمما ئاگاداریەوە هەن و تقریبا هەموو دنیاش ئاگاداری ئەو لە هەفتەی ڕابردووە بڵین لە مانگی حوزەیرانە بەڕاستی ڕووداوێکی زۆر گەورە لە خۆڕهاتی ناوەڕاستڕوویە ئەوی شەڕی ئیسرائیل و ئەمریکا سەرەتا ئیسرائیل بە تەنها خۆی وە لە پشتەوە ئەمریکا و دواتر ڕاستەوخۆ ئەمریکا پەلامارێکی گەوریان خستە سەر ئێران وەلەم پەلامارەیە کە ماوەی 13 ڕۆژی خایان 12 ڕۆژی خایان زەرر و زیانێکی زۆر گەورە لە کۆمەلگەی ئێران کەوتووە. ڕووداوێکی زۆر گەورە بوو کە پێویستی بە لێکدانەوە و تاوتوێکردنی ڕەهەندە جۆرا و جۆرەکانی هەیە. لێکدانەوە تەحلیلات زۆر کراوە و خەڵکانی سیاسی لە گروپە جۆرا و جۆرەکان هەڵوێستی خۆیان دەربڕیوە. ئەم بەرنامەی ئێمەش بۆ تاوتێکردنی هەندێک لایەنی ئەم مەسایلانە یاخود ڕوونکردنەوە یاخود ڕۆشنکردنەوەی تێڕوانینی من و هاوڕێ عزیزم موید ئەحمەدە سەبارەت بەو ڕووداوە گەورەی کە ڕوویدا لێکەوتەکانی پاشخانەکانی لە درێژەی چ سیاسەتێک و چ مێلملانەیەکە هاتوتەکایەوە وە سیاسەتی دروستی سۆشیالیستی سیاسەتێکە خزمەت بە بەرژەوەندەکانی چینی کارگەر و زەحمەت چێژەکە ئەبێت چۆن بێت. بیر و بۆچوونی خۆمان لەم بابەتەوە دەرەبڕین بینەرانێکە لەگەڵ ئێمە لە لایف چ لە یوتیوب چ لە فەیسبوک ئەتوانن بە کۆمنتەکانیان سەرنج و پرسیارەکانی خۆیان بنێرن و بەشداری بەرنمەکەی ئێمە بن و هەر لە سەرەتا شەو داوام لێوەی ئازیز هەیە ئەگەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب کردمە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و ئەم بەرنمەیە و بەرنمەکانی تری کەناڵی هیواش لە ڕێگەی سوۆسیال میدیا و بڵاو بکەنەوە بە تایبەتی لینکی یوتیوب دابنێن لەبەرەوەی وەک ئەزانن کە لایفەکانی فەیسبوک لە مانگە زیاتر نامێنێتەوە لایفەکانی یوتیوبەکە ئامێنێتەوە ئەو لینکە لە لای خۆتانەوە شیر بکەن واگەر کۆمنتشتان نووسی زۆر باشە بێ کە کۆمنتەکانتان لە ڕێگەی یوتیوبەوە بە ئێمە بگا. نازانم هاوڕێیانمان لە ڕێگەی کلاب هاوسوانەوە بۆیان نەکرێیان نا وەڵام ئەگەر هاوڕێیانی گیمکانی ویان هەیە ئەم بەرنمەیە لە ڕێگەی کلاب هاوسەوە پەخش بکەن هەندێک جار هاوڕێیانێکمان لەسەر خەتن و کاراکە نەگەر ئەتوان و کارە بکەن زۆر جێگای تەقدیر و سوپاسی ئێمە بێت. بەرحاڵ هاوڕێمە لەوە زیاتر پێشەشی ئەم بەرنمەیە نەڵێم من پێم خۆش یەکسەر بچینە ناو بابەتەکان و باسەکانەوە. باسی ئەمڕۆمان سەبارەت بە جەنگی ئیسرائیل و ئەمریکا لە دژی ئێران بچینە کەسێک ڕاست بێتەوە لێمان پێمان بڵێ بۆچی پێڵێن جەنگی ئیسرائیل و ئەمریکا لە دژی ئێران بۆ ناڵێن جەنگی بینی ئیسرائیل و ئێران بۆ ناڵێن جەنگی بینی دوو وڵاتی سەرمایهداری. من پێم خۆشە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ممکنە بۆ بەشێک لە بینەرانی ئێمە بێتە پێشەوە کە گوایە ئەمە جۆرێک تاگلانە سیرکردنی ئەم ڕووداوەیە. فەرموو. زۆر سپاس شەماگەن دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس بۆ ڕێخستنیان فرسەتە و سڵاو ڕێزم هەیە بۆ بیسەران و بینەران و بۆ بەشاروانی عزیز. تەمان ئەم هێنە قسم باسمان لێ کردووە لە مناسەباتی جۆرا و جۆرا بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ینی پرسیارەکە لەسەر ئەوە بێت ئێمە بۆ هینمان چییە تەقیمان چییە بۆ ئەم حربە ینی جوابێ پرسیارە بینەوە چییە ئەم حربە چییە ینی ئەگەر لەوە دەست پێ بکەین ینی ماڵێنە بێ بزانین ئەم جەنگە ینی درێژەی سیاسەتێکە ئەمە شتێکی علمی و
يعني واقعية کە ئینسان بزانێ و سیاسەتی کە لە پشتی ئەم حربەوە چییە. طبعا بەدەر لەوەش بێجگە لەوەش ینی کەەوە ینی ئیدامەی ینی بڵین درێژی سیاسەتەکە ئەم سیاسەتەشە بێت تعریفکەین ینی ئەمە سیاسەتی چ طبقەیەکە سیاسەتی چه تارێکی ئیجتیماعی و سیاسی کۆمەڵگەیە ینی جەنگ ینی ناتوانانی تۆ تعریفیکەی وە کۆی کە بڵێن شتێکی تەکنیکیە یان کارێکی زەبر و زەنگە بە تەنها ینی ناوەڕۆکێکی قەبەقایەتی سیاسی ئیجتیماعی هەیە ئەگەر یەکێک بە دوای تحلیلێکی دروستی زانستیشەوە بێ هەر زانستی بەبێەوەی کە منهجێکی انتقادی طبقایەتی معەن وەرگی لە مۆزوعەکە بێ بگەڕێتەوە بۆ ئەم ئەسڵانە یعنی بزانێ ئەم سیاسەتە ئەم جەنگە ئەو سیاسەتێک کە لە پشتیەوە وەساوە چییە و ئەم جەنگە درێژەی سیاسەتێکە تەمان من هەر لەو کەلیمە مەشهورەی کلاوسفیتسەوە دەست پێکەمەوەی جەنەراڵە ینی بروسیەکە جەرناڵ و فەکرێکی بڵین عسکەری بروسیای کۆن بۆ ینی ئەڵمانیا و ینی ساڵەکانی پێش 1932 ئەوانە ئەو کتێبێکی لەسەر ینی دەربارەی جەنگ طبعا دەرسی هەموو هەمەلایانی جەنگی کردو جەنگی ئەو کاتە ینی وە لە ئاخر شیکردنەوە ئاگاتەوە نەتیجەی کە ئەڵێ جەنگ درێژەی سیاسەتە بە شێوەی تر بە ئەسالیبی تر بە وەسائلی تر و حتا ئەڵێ جەنگەکە پێشەوەی ڕووبە تۆ ئەتوانی حتا سەر و سیمای جەنگەکەش تەحقیقکەی یعنی ئەوە قابلی تعریفە جەنگ یعنی وە نیە شتێکی لە ئاسمانەوە بێتە خوار و یان شتێکی تەکنیکی بێتەوە حاڵی نەبیلە یان شتێکی شارەوە بیان ئەڵێ ئەتوانی حتا سەر و سیما شکڵەکەشی بتوانانی پێشەوەی کە جەنگەکە ڕووبە تەحلیلیکەی ینی لەو قسەوە دەست پێ بکەین ئەمەش تەمان حقیقەتەکەی ئاوە بنسبەت ئێمە ینی خۆشمان لە ڕێکخراوی بەدیلی کۆمەنیستی بەیانەیەکمان دەکرد لەسەر ئەم مەسلەیە کە ئەم جەنگە ئیدامەی سیاسەتێکە ینی بەڕێی ئێمە ینی ئەم جەنگە ئیدامەی سیاسەتی ئیمپریالیستی ئەمریکا و غەربە لە بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەگەڕێتەوە بە ساڵەکانی 91 و پاش ینی داڕمانی ئیتحادی سۆڤێتی یەکێتی سۆڤێت و بلۆکی ڕۆژهەڵات و ینی تعبیر بوو لە سیاسەتی نەزمی نوێی جیهانی ینی وەکو چۆمەڵە شکڵدان بە نەزمێکی نوێی جیهان لە دوای ئەو تەحولاتە گەورانەی کە لە دنیای ڕوویە ئەوە بوو لە عێراقا جەنگی 1991 کرا دواتر حەساری اقتصادی بۆ ماوەی 13 ساڵ فەرزی کرد دواتر لە مەرحەلەی دووهەمە لە 2003 عێراقی داگیر کرد دواتر ئەو سیستمەشی کە بە دوایە هات هەم لە مۆزوعی بەرزبوونەوەی ئڕهاب و حەربی تایفی و میلیشیات و ئەمانە ینی لەگەڵ حەربەکە و داگیرکردنەکە هەمووی ماندی هەموو ئەم پرۆسەیە دواتریش ئەوەی کە بڵێن نظامێکی سیاسی دامەزان نظامێکی سیاسی قومی لەسەر ئەساسی تایفی و قومی و دابشکردنی کۆمەڵگەکە ئەمە ئەم سیاسەتە ئیمپریالیستەیە کە خۆی بە دەرەجەی ئەساسی و بە شکڵێکی عامی لەم دووسێ دەیە کە بەڕێوە بۆ لە منتیقەیە وە لە شوێنی کەش عکس بۆتەوە لە سووریا لە لیبیا لە شوێنەکانیکە ئەوەی بەڵام بەس ڕاستەوخۆیی ئەم جەنگەی کێسە لە بینی ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و ئێران لە بەرامبەر ئێرانە حقیقەتەکەی لەوێەوەیە کە ینی درێژکراوەیەکی ڕاستە و خۆی ئەو جینۆساید و کوشت و کوشتار و داگیرکاری و ملهوڕیەیە کە ئیسرائیل لە منتیقەکە بەڕێوەی ئەبا بە پاڵپشتی ئەمریکا ینی ئەم دوو سیاسەتە یەکشتن بەڵام بە مباشری ئەم جەنگە جەنگی شکڵدانی نەزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازەیە کە خۆیان تعبیری لەکەن نەتەنیاهۆ تعبیری لێکردووە و ئیسرائیلی گەورەیە دروستکردنی ئیسرائیلی گەورەیە بە معنە هینەکەی لە ناو ینی یەمینی ئیسرائیلی و هەیئەی حاکمەی تەرحێکە بەشێکە لەمە ئەمەی لە بەرامبەرەکەیە کە دەوڵەتێکگەی ناوی جمهوری ئیسلامیە دەوڵەتێکی ئیستبدادیە فاشیە سەرکوتگەرە هەموو ئەمانە واقعەتون لە شوێنی خۆیەتی بەڵام ئەم سیاسەتە ئەمەی کەم حربەی هەڵگرسانەوە ئەم حربە ئەڕوا ئەوە نییە دوو تەرەف بەیەکەوە شەڕەکەنەوەمە دروست بە تەحلیلا زۆرە لەسەرەوە ئەم شەڕە بە دەرەجەی ئەساسی بە پلی سەرەکی درێژەی ئەم سیاسەتە ئیمپریالیستی ئەمریکا و ئیسرائیلە ئەگەر بین تەحلیلی ئەم
جەنگە بکەین ئەگەر ئەم تعریفە نەکەین ئەگەر ینی ئەم حقیقەتەمان لا ڕوون نەبێ ئەکەوینە هەڵەوە مۆزوعەکە هەرەوە نییە بڵێن باشە ینی خۆ ئیسرائیلیش چەنە جەرائیمی کردووە ینی بە دەرەجەیەکی ئەگە کەمتریان زۆرتر جمهوری ئیسلامیش نییە تاوانبار و بەشەرکوژ و دەوڵەتی ئەداماتە معادلەکەەوە حل ناکرێ ینی سیاست تهدیدی سیاست بەم شێوەیە ناکرێت تهدیدی سیاست دەبێت تۆ ینی هەموو حربێک هەموو جەنگێک لە عادێکی تاریخی دیاریکراوە ڕۆیە ڕبتە بە سڵاعاتێکی ئەو عهدەوە ئەم عهدە لەم عهدا سیاسەتی ئیمپریالیستی و ئەم سیاسەتی ئیسرائیل کە لە بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستایکە ئەم سیاسەتە ئینعکاسی محتەوای ئەم عهدەیە کە خۆی سڕاعەکە لە بینی کوتەری ڕئەسمالی گەورەی عالەمی بما فيها موضوعی ینی ئەو دواترین لەسەری لە تەفاسیلەکە بەڵام ینی ئەمریکا لە بەرامبەر سین و لە بەرامبەر رووسیا و لە بەرامبەر ئەو ئیستقطاب و قوتوببندی کە ئێستا ڕوویاوە لە عالەمە ئەو تەراجع نسبی کە ئەمریکا کە لە 90ەکانە هەیبوو ئێستا چۆتە دواوە بۆ شێوەی جارانیە بەڵام لە هزار دەوڵەتێکی ئەسکەرکاری یەکەمە لە عالەمە دەوڵەتێکی بەهێزی اقتصادی یەکەمە لە عالەمە دەوڵەتێکە هێژمانی مالی بەسەر هەموو عالەمە هەیە لە ڕێگەی دۆلار و لە دیبلۆماسیەت و لە زۆر مەسائلێکە ئەمە یعنی ئەم جەنگە تۆ ئەبێ لەناو محتوای ئەم عهدە تاریخیە تەفسیرکەی مەسەن حربی عالەمی یەکەم نەهاتوون تەفسیریکەن بەوەی کە لە عهدێکی پێشوە عناصری عهدی پێشوو بێنە ناوێت تۆ بێنە ناوم عەسرا لەناو ئەم عهدە بینی تەحلیلی ئەم حربە بکەیت ئەم حربە لێرەوەیە سەرچاوەکەی لێرەوە ئەم سیاسەتە ئیمپریالیستەیە ئەم سڵاعەیە و ئەمەی مقابلەکەی دەوڵەتێکی فاشستی سەرکوتگەرە ئەمە بەحسی دووهەمە دەرەجە ینی نقطەی دووهەمە لە مۆزوعەکە وفعلا تۆ لە بەرامبەر هەردووکانە دیفاع لە ئێران ناکەی حتا دیفاع لە دیفاعەکەشی ناکەی ینی فەرقی جەوهری لەوایە کە تۆ ئەم سیاسەتە تهدید کرد کە زانی ئەمە سیاسەتێکە هەر نظامی ئیسلامی نییە بەڵکو تێگانی تێگرمانی مەڵتیقەکەشە تێگرگانی ئێرانیشە بەڵام معناوە نێت تۆ هاو پشتی ڕژێم بکەیت بەعکسەوە ڕژێم هیچ حقانەتێکی نییە نە لە شەڕە نە لە دیفاعیان نە لە هینی ئەوەی کە ئەڕوا لەگەڵی تەحالوفەکان لەگەڵی ئەوە جیهاتی کەن ینی تایراتی ینی ڕوتی سیاسی اجتماعی ترن کە قومین و نەتەوە پەرستن و ئیسلامیزمن و ئەوانن من سەکەم چۆنە ئەمە جەوهری مۆزوعەکەیە کە ئەم شتا ینی بە تۆ حتاوەکو هینێکی دایلکتیکی ژوایە تۆ ئەبێ شتی ڕئیسی لە مۆزوعەکەوەی کە ینی کولی حرەکەکە کولی پرۆسەکە ئەبا بڕێ ئەوە تهدید کە ئینجاتوانی ئەوانیکی هەمووی شیکەیتەوە هەرێکەشی شوێنی خۆی بیتێ بە طبیعی دقیقاً وایە ینی بەبەستەوەی وەکوواڵێ دارەکان دارستانمان لێ ون نەکە یاخود چاومان لە دارستان دوور نەخاتەوە ینی دارەکان ببینن بڵ ئەم دارستان گرنگترە کە بینینی کولیەتی مۆزوعەکان گرنگترە بینینی زانیی هاوڕێم وایەت من ئەم باسی تۆ تەمان من ئەو تەفسویرە و ئەو لێکدانەوەی پێ دروستە دەق منیش هاوڕای تۆم لەو بابەتەوە کە ئەم جەنگە لە درێژەی ململانەی دوو هێزی دیاری کراوە لە خۆرهاواتی ناوەڕاستە قابل لێکدانەوە نییە ئەم جەنگە لە سیاقێکی دنیاییە لە سیاقێکی عالەمیە قابلی لێکدانەوە و تێگەیشتنە بەڵام هەمیشە و دایم نەزان چونکە تەحلیلاتەکانی ئەم سەردەمە سیاستیان بە جۆرێک لە چینەکان و لە پێداویستی و ضرورەتە اقتصادیەکان دوورخستوتەوە زۆر جار سیاست بە ئیرادەی چینی باڵادەزە بینرێ بە مەجموعی نەخشا بینرێ کە فلانە هێز و فلانە تاقم و فلانە حیزبی سیاسی یاخود لە باشترین حاڵەتە دەوڵەتێکی دیاری کراوە بەرژەوەندی و گوایە بەرژەوەندێنەتەوەیەکانی فلانە دەوڵەت دیاری ئەکاوانە بە دووری خەنەوە لە پێداویستی اقتصادەکان بەم معنایە زۆر جار ئەو تەمەن ئەو تابیرە بەکار نانم کە درێژکراوی چی سیاستێکم نەوێ بیبینم درێژکراوی چ دۆخێکی جیهانیە کە لەم ڕۆیا لەم سەردەمەیە دنیای تێکەوتووە ینی ئەوە حقیقەتێکە ئەم لە ماوەی بیزمانی ڕابردووە ئیسرائیل لە خۆراوەتی ناوەڕاستە غەزەی کرد بە شانۆی بڵین دڕندانەترین هێرش بۆ سەر مافەکانی ئینسان سادەترین مافەکانی ئینسان تەواوی ئەو شتانی کە پێوترا یاسای نێودەوڵەتی و یاسای ئینسانی نێودەوڵەتی و یاساکانی شەڕ و یاساکانی پاراستنی مەدەنیەکان لە کاتی شەڕا و
ئەو جرایمانەی کاکەوێتە چوارچێوەی جەرامی دژی بڵێ جەرامی دژی ئینسانیەوە یاخود جەرائمی دژی جەنگەوە هەموو ئەمانە ینی غەزەی کرد بە شانۆی پێشێکردنی تەواوی ئەم پێودانانە ینی تەواوی ئەو شتانەی کە وەکو دەستکە و سەرمایهداری و لیبرالیزم بۆ خۆی شایی پێی هەبوو باگەشەی بۆ کردو ئەمە منم و ئەمە حەزارەتی منە و ئەمە مۆدررنیزمی سەرمایهداریە و ئەمە شارستانەتی سەرمایهداری غەربیە و ئەمە لیبرالیزمێکە کە مافی ئینسانەکان لەبەر چاوەگرێت و ئەمانە هەموو ئەمانەی هەموو ئەم دەستکەوتانە ینی بەشێکی بوو بوون بە دەستکەوت بەڕاستی بۆ بەشەر وەختێک تۆ شەڕی ژەکەی مەزوری مەجموعەیە قوانین لە شەڕا ڕعایەتکەی بۆ نمونە ئەسیر نەکوژی بۆ نمونە مناڵ و مەدەنی و ئەوانە لە پەلامار بپارێزی بۆ نموناگەر هەتاکو گروپێکی بڵێن دوژمنی تۆژەکەوێتە ناو خەڵکی مەدەنی و ئەمانە بێت دەست بپارێزی لە کوشتنی خەڵکی مەدەنینەی کە بە قوربانی سەرکەوتن لە شەڕا هەموو ئەمانە مەجموعەیە گیاسان ئەمانە دەستکەوت بوون بۆ بەشەر لە ڕابردووە هەموو ئەمانەی قسە ژێر پێوە بە بڕوای من ئەم دۆخەکە ئیسرائیل لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی لە غەزە دروستی کرد لە تەواوی ئەو ئاڵوگۆڕانی کە لە دنیاە لەم سەردەمەی ئێمە لە ئەم 10 ساڵی ئەخیرە ڕوویداوە لە دنیاە ناتوانانی دووری بخەیتەوە ئێمە لە دنیاە ینی شاهیدی هاتنە مەیدانی ڕەوتێکی فاشیستی بە معنای کەلیمە بێشەرمانە هەموو بڵین ئەو قیەمانەی کە باسی یەکسانی ئینسانەکەوانە خاتە ژێر پێوە ئینسانەکان پلە بە پلاکە و ئەوەی کە پێوتری ئازادی دەربڕینەوەی پێوتری ئازادی سیاسی ئەمانە لە مەزەبیات جێگەی لە هینیا جێگەی نابێتەوە ئەو چوارچێوەیە یاسایانە مەسەن تۆ سەیری ئەمریکاکەی ڕۆژ نییە هەفتە نییە ترامپ مەسەن یەکێک لە یاسا ئەساسیەکانی ئەمریکا ژێرپێنەنا سەر بەخۆیی دادگا و ئەمانە نێتە ژێرەوە ینی ئێمە لە چوارچێوەی لە دنیایەکە ئەژین کە ئەم زاهیرانە ئەمەی تیا دەرکەوتووە ئەمەی کە ئیسرائیل لە فەڵەستین و لە غەزەیا کردی نوێنەرایەتی ئەمە بوو ئەم شەڕە لەگەڵ ئێرانە درێژکراوی ئەم سیاستەیە بەم معنایە درێژکراوی ئەم پێداویستی سەرمایهداریە بۆ دەربازبوون لە ئەزمەکانی کە بە سیاستێکی ئاوا دڕندانی دژی ئینسانی ئەتوانێ بیباتە پێشەوە ینی بەم معنایە درێژکراوی سیاستە وایە بەڵام نەک بە معنای سیاسەتی حیزبێکی دیاری کراو یا هێزێکی دیاری کراو یا ئێنشی دیاری سیاسەتی سەرمایهداریە بۆ پارێزگاریکردن لە خۆی و بەرەنگاربوونەوەی هەموو ناڕەزایەکان لە بەرامبەریا بۆ گۆڕینی دۆخێکە لە دنیاە بە جۆرە لە جۆرەکان کۆمەڵێک دەستکەوتی بەدەستێنابوو بۆ ئینسانەکان و ئاڵ و گۆڕپێکردنی ئەمەیە و ئەم شەڕە لە درێژەی ئەمەیە هاتۆتە پێشەوە ینی ڕاستە ئەمریکا لە ساڵی 91 هەموو دنیای کۆ کردۆ خستێ پشتسەری خۆی بۆی کەوا لە پەلاماری گوایە عێراق لە بەرامبەر پەلاماری عێراقا وەڵام باتەوە عێراق لەکوێت دەرکاوانە بەم ڕێگایە بۆ نمونە ئازادی بجێڕێتەوە بۆ خەڵکی کوێت کە بڵێن مانە هینەکەی بنەڕەتەکەی یاخود هەدەفە بنەڕەتەکەیەوە بوو هەموو دنیای سەرمایهداری بخاتە پشتسەری خۆی وەکو سەرکردەی دنیا ئەمڕۆ ئەمریکا لە بەرامبەر دوو چەند هێزی ئابووری تر لە دنیاەکە هاتۆتە پێشەوە هەست بە هەڕەشاکە و لە دژی لە غەیری ئەم دڕندایەتێ بەولاوە شتێکی تر نادۆزێتەوە بۆی کاو پارسەنگی ئەم ئەم ناباڵانسیە بداتەوە لە نێوان هێزی خۆی و هێزی ڕەقیبەکانیە و ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاستی ئێمە بۆ بە مەیدانی ئەم بەرامبەرچیە و جێخستنی ئەم بەرامبەرچیە لەبەر ئەوە ئەم پەلاماری ئەمریکا و ئیسرائیل و ئەم پەلامارە کە ئیسرائیل سەرەتا بە دەستی پێکرد بەڵام دیارە بە تەوقعی ئەمریکا و بە پشتیوانی ئەمریکا و دواتر ئەمریکاش خۆی هاتە نایەوە ئەم پەلامارە زۆر گەورەتر و کاریگەرتر و بڵێن نەتائیجی کۆنەپەرستانەتری دنیاییشی هەیە لەوەی کە بۆ نمونە هێزێکی کۆنەپەرستی وەکو جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر خەڵکی ئێرانە ئەنجامێت تا تەنانەت هێزێکی لە خۆرهاواتی ناوەڕاست حسابی بۆ بکەیت ئەمەی کە ئەمریکا و ئیسرائیلەکەن زۆر کاریگەرتر و بڵێن تەواوی دۆخەکە هەڵەجێڕێتەوە تەواوی ئەبنی هەڵەجێڕێتەوە تەنانەت لەم نێوە شامۆمچینە جمهوری ئیسلامی ئێرانی پێ لاواز بوو بێ چەند مانگێک وان ێگەڵێن چەند مانگە بڵێ چەند ساڵێکیش دەستڕاگەیشتنی بە بۆمبی ئەتۆمی دواکەوت بێ مەجموعە لە سەرکرد ڕندەکانی مەسەر لە بینەتیا چون کەمانە من بە نەزەرم
کەس هیچ ئازادی خوازێک نبینی فرمێس هەر ڕێژێ بۆ هیچ کام لەو بڵین سەرکردە سەربازیانی ئێران کە کوژان لەمەیە بەڵام باسەکە لێرەیە مەسەلەکە ئەوەیە کە کامەیانە کە ئەتوانێ وەجهی دنیا ئاڵ و گۆڕ پێبە کامەیانە کە ئەتوانێت دنیا ئاڵ و گۆڕ پێبە ئەمە ئەو خەتەرەیە کە ئەیبینینەوە بۆیە هەر ئەم هەڵوێزگرتنە لە بەرامبەر ئەم دۆخەیە ئەگەر ئەمە لە بەرچاو نەگرێوەکو توێڵیتوانە بەڕاستی هیچی نەوتووە ینی هیچی نەوتووە مەسەرەن تۆ کۆمەڵێک ئێمە کۆتری ئاشتی خوازی لە بینی دوو هێزی کۆنەپەرستا کەوتوین ئەم شەڕە تەواو بێت و ئەم شەڕە کۆتایی پێبێت و شەڕ نەکرێت و هەردوو لا تاوانبارن و هەردوو لە ئین و 50 ئەچەند ئەم تاوانبارەکەین ئەوژ ئەو تاوانبارکەینەوەمانە نەبوو بە سیاسەتی سۆشیالیستی نەبوو بە سیاسەتێک گەدرشی ناوەڕووکی بڵین کۆنەپەرستانەی ئەم پەلاماری ئەمریکا و ئیسرائیلکە بۆ سەرخۆر هەڵاتی ناوەڕاست بەگشتی لەم چەند ڕۆژەی ڕابردوو هەفتەی ڕابردووە ئێران زۆر باشە دەست خۆش من ئەگەر هەر ئضافەیە لەو لایەنە کە قسێ بکەم زانین چۆن ینی ئەو حتا لایەنی پاشێت و ئەم کۆنەپەرستە سیاسی کە ئێستا زاڵە بە لە دنیاە یعنی ئەمیش ئەرزێتێکی ئابووری هەیە ئەمیش ئەرزێتێکی طبقایەتی هەیە اقتصادی و اجتماعی هەیە يعني ئەم حربە خۆی ئەوەی کە زۆر گرنگە ئێمە تحلیلیکەین من لە بیدار شەوتم ئیدامەی سیاسەتە بەڵام سیاسەتێکی طبقایەتی سیاسەتی طبقەیەکی اجتماعی سیاسەتی برجوازی ئیمپریالیستی سەرمایه‌داری ئەمڕۆ يعني ئەمە يعني ئەسڵی مەطلب ئەوەیە کە تۆ ئەو سیاسەتە بێت تحلیلکەی يعني ئەمەی کە ئەڵێن ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئەم مەڵتقا و ئەزمموی عێراق کە ئێمە هێنینەوە زۆر تەکی دەکەینە سەر ئێمەکو کۆمەلیستەکان لە عێراقا وەکو ئازادی خوازان لە عێراقا خەڵکی يعني منتەقید بەرامبەر ئەم ئەوزاعەکە کول بەڕاستیم ئەزمونە بێ نەقڵکەین بۆ دنیا نەقڵکەین بۆ وڵاتانی دەور و بەرمان ئێمە لە عێراقا لە کوردستانە زەحیی دەستی ئەم سیاسەتین يعني وە تەجربەیەکی زۆر 30 ساڵی بەسەر ئەم يعني ئەم وڵاتە تێپەڕیوە يعني کە خۆشمان فعال و چالاکەوانی تایە ئەمە يعني نەقڵکردنی ئەم ئەزمونە بێجگە لە باری تیۆری يعني مەفروضە دائما بڵێن يعني بۆی ئەم ئەزمونە نەقڵکردی ئێران بۆ نەکەوێتەوە هەمان ئەم تەجربەی کە عێراق پێیا تێپەڕیوە شوێنی کە نەکەوێتەوە هەمان ئەم تەجربەی کە ئێمە پێیا تێپەڕی قسەکە لێرایە ئەنجا لەباری نەزەری و تحلیلیەوە ئەم کە من ئەڵم ئیدامەی سیاسەتێکی طبقایەتیە سیاسەتی سەرمایه‌داری ئیمپریالیستیە تۆ ینی ئەمریکا ئێران سیاساتی احتلالگەری هەیە سیاساتی سەیطرە و هێژمۆنی بەسەر مەڵتیقەکە هەیە کوتوەیەکی اقتصادی معەنە بە معنای ڕەسمالی قەومی ئێرانی بە معنای ینی نظامی ئیسلامی سیاسی لە ئێرانە تەجەسمی سەرمایه‌ی قەومی ئێرانە بە معنایە و ئەمە لە سڕاعەکە لەگەڵ خودی قوتبی بەرامبەری و ئیسا مقاتعەی اقتصادی کراوە تێکەڵان بێ لەگەڵ پرۆسەی حرەکەی سەرمایه‌ی جیهانی بۆ بە عملی إلى حد ما ئەتوانین بڵێن ئیدامەی پەیوەست بۆتەوە بۆی کە ئیسنا کاتە سەر قوتبی مقابل کە سین و رووسایە ئەمانە تەحولاتێکی اقتصادی بنیادین کە ئەساسی ئەم حربن اینجا ئەگەر ئێمە ئەمە تهدید نەکەین یعنی هیچمان نەوتو قسەکەمان لێرایە کاڵین ئیدامەی سیاسەتێکی طبقایەتی معەنە و ئەمان زەخت و زۆری ئەمریکا بەدەر لە مۆزوعی ینی چەکی ئۆتۆمی و غیرە ئۆتۆمی ئەم شتانێکە لە بینانە شەڕەکان لەسەرەکەن ینی نقطە مباشرەکەی بڵێن ئەوەیە بەڵام لە تحلیلی ئەخیرە يعني إخضاعکردنی ئەم کوتلە سەرمایە ئەو ئەم دەوڵەتەیە بە معنای لە ضمنی ئەم پرۆسە عالمی حرەکەتی سەرمایە کە بێتەوە ناو غەرب و إخضاعیکە وەکو مەسەڵەن وڵاتانی دەوڵەتی وڵاتانی عەرەبی وەکو سعودیە و ئەوانیکە کە إلى حد ما يعني لەگەڵ غەربەت هینێ بکەن يعني وەکو چۆن بڵێ هاوتە جانوسیە بکەن ڕەبەت من پێوە لەگەڵەوە شادنیا پڕ ناکۆکی لەگەڵەوە کە سعودیە و ئیمارات و ئەوانەش لەناو ینی بڵین بلۆکی غەربان بەڵام لە هەمان کاتە لەناو بریکسیشان یعنی دنیا ناکۆکیێکی زۆر گەوریدا ئەم شەڕە لێرەوە تۆتوانی ئیسنتاجیکەی بزانی چییە مۆزوعەکە ئەوە نیە ئێران و ئیسرائیل شەڕیان هەیە و لەسەر قومەلەینەوەی و نازام چی ئەمانەمانە عناصری مۆزوعەکەن بەڵام شتی بنیادیتر پرۆسی بنیادیتر ئەمەیە کاڵێن ئیدامەی ئەم سیاسەتەیە بەم معنای حتا
وەکو ئەوەشمت حتا مۆزوعی فاشەتیشە ئیدامەی ئەمەیە یعنی سەرهەڵدانی فاشەت لە ئەوروپا و لە ئەمریکا و وجودی خودی ترامپ بەرهەمی ئەم پرۆسەیە ئەم سڕاعەیەکە لە عالەما ئێستا بەڕێوەیە ئەمەش لە کوێوە هاتووە هاوڕێ شەماخۆ یعنی تۆ زۆر وازەحە لێنات ئەمە یعنی باوەی ڕوونی کەینەوە بەوازەحی لە ماوەی ینی چواردەی ڕابردووە بە تایبەتی لە سێدەی ڕابردووە کە بڵێن دوای کوتلەی شەرقی نەماوە ینی دوایتر گلۆبەڵایزیشن ڕوویا بە معنای کەلیمە لەسەر هەموو عالەمە پەرەسەندنی سەرمایهداری بە شێوەیەکی نامتەکافی و نامتەساوی لە عالەمە تەتەوری کردووە ئەمە پێشووتر ئەم هینە ئەم حرەکەتە هەبوو ئێستاشان ئەم حرەکەتە هەیە لە پرۆسەکە ئێستا گەیشتۆتە نقطەیە کە ئەقتابی اقتصادی دروست کردووە یعنی جەمسەرگیری ئابووری گەوری دروست کردووە سینی هێناوەتە ئاراوە بریکسی هێناوەتە ئاراوە رووسایی بۆ دەوڵەتێکی ئەسکەری و ئیلا حەدیما اقتصادی هێناوەتە ئاراوە ئەمانە هەمووی بەرهەمی ئەم پرۆسێن ئەم شڕ لەناو ئەم پرۆسێ و ئەم شتەمادیە ئەکرێت و لێرەوەی کە ئێمەڵێن ئەمە ئیدامەی ئەم سیاسەتەی داگیرکردی و ئەسمارەتی ئیمپریالی بۆ سەیطرەکردنی بەسەر مەنتیقەی شەرق ئەوسەتا بە مباشریش ئەمەی کێشە بۆ بە سیاسەتێکی عملی واقعی ئیسرائیل ئەمە تەغییراتێکی زۆر گەورەیە لە تۆم لاحەزەکە ئەمریکا و ئیسرائیل و کوتلەی غەربی کەکول یعنی لەم سڕاعە ئەزان بەیانی دوو بەیانی ئەم وەزعە تەتەوری زیاترەکات یعنی بەمەدای طەویل بەمەدای چەند ساڵی کە ئەم شتە تەتەوری زیاترەکە ئەمان ئەیانوێ إلى حد ما رغم هەمووی پڕە لە ناکۆکی بەڵام إلى حد ما لەم مرحلە تاریخیە بەم هینە عسکەریانە بەم انتصار عسکەریانێک کە ئیسرائیل هێناوێتی بە هیچ نوع ناگەڕێنەوە ئەبێ ئەمە بگاتە پرۆسەیەکە يعني تثبيتي كان بخوان بو قدري كان بتوانن يعني قرر لنا كنت فيش مقسموني بسيط قرركي بلام ام سياستيك ام بزمي ام وضعي خقادوه ليدان لايران وردان للرجيم الاسلامي هذا لادامه ام موضوعيه والا اوان وكو حتى وكو سياسات وكو تيارات سياسي فرق يعني اصلا الجمهوريه الاسلاميه رجيمي ديجا شورش امريكا وغرب دولي هي تثبيت كدنيا لبدايتها وعموزاي يكن يعني بيكون ربطا اسلامي سياسي وغرب بيكون بلا ما هو تو يسلم صراعات عالميه ايران كوتوتا شنك ابي ام تحول الربع يعني بايران خاصه بخوي وسيستمكي اقتصادي بو اقتصادي غربي وام خزيه حسم كان بخويان يعني لم بروسة تاريخية ياخو أوي كأسا لم كيشا أي هنو أي بينو مصيري رجيمك بسراوة توب إلى حد ما بم كيشا شوا يعني بخاني وطول بكيشا يعني كسانك بدأ خطي بروليتاري بيني تعارو خطي ماركسيستي واضح لبرامبريا تحديد كي لم شنانو تحركت كي لو يلسل أوي كجمهوري إسلامي إلى آخر درجة درندي وهاتوا لبرامبر أو وصوتوا أم الشكي هي أو يجيو أو ناقيتي شوية يعني هيك شيء توضيحنا يعني زۆر باشە بەڵام تێڕوانیە کە هاوڕێمەیە دەگەر مەسەلەن بەشێک لاوەران یاخود بەشێک لەوانەیە کە خوان بە چە حکومی سەزانن نەک هاوڕێیان نازان هەندێکیان من ناتوان پێیان بڵێم هاوڕێژ بەڵام بەرحاڵ تەسویرێکی ئاوایە کە ئەمە جەنگی تیرۆریستەکانە دوو لای تیرۆریستن هیچ فەرقیان نییە دوو دەوڵەتە لەگەڵ یەکا بۆ ئەندازەی کە ئیسرائیل و ئەمریکا دوژمنایەتی ئینسانەکان جمهوری ئیسلامی ئێرانیش هەر ئاوایە و ئەمە ململانەیە کە بەرحاڵ ئەم دوو هێزە لەگەڵ یەکایکەنەوەمانە و ئەمە توانێت تەفسیری ئەم ڕووداوانی ئەم ڕووی دنیا بکەوە بەشێکیش ئەم تێڕوانین و تیوریە مەسەلەن مەنسوور حیکمەت لە شەڕی ئەفغانستان ئاماژەی بەوەیە جەنگی تیرۆریستەکان و دوو قوتبی تیرۆریستی دنیا و ئەمانە ئەمەی کرد بە بڵین تیورێک بۆ لێکدانەوەی ئەو دۆخی ئەو کاتە ئێستا ئەمە چەندێک دواتر ئەمە ڕاست دەرچوو ناڕاست دەرچوو لە جێگای خۆی بمێنێ ئەوانە بەڵام بە بڕای تو ئەمە ئەکرێ ئێمە ئەمڕۆ لە بری هەموو ئەو شتێکە لە دنیا ڕواایە لە بری هەموو ئەو ئاڵ و گۆڕە گەورانی کە لە دنیا ڕواایە ئەو ڕاستڕەویە فاشیزمی کە تۆ ئاماژە پێدا و من باسم کردو ئەوانەکە لە دنیا دەرکەوتووەوە ئیسرائیل نەرایەتیەکەوە لە بری هەموو ئەم مەترسیە گەورانێکە بۆ بەشەر هاتۆتە پێشەوە قەیرانەکانی کە ئەم سەرمایهداریە پێچی هێناوە بەشریەتی خستۆتە لێواری لە ناوچوونەوە ئەم ڕووداوە لە خۆرهڵاتی ناوەڕاستە بەم تیئوریە ئێمە
تحلیلی بکەین و تەفسیریکەین وە لەسەر ئەساسی ئەم تیوری ئەمە هەڵوێز بکرین. زۆر جوانە، پرسیارێکی زۆر دەست خۆش لە جێ خۆیەتی ئەو خۆی ینی بەڕای من ئەو تیۆریە ناتوانێت تەفسیرکە، ینی لە حەدیمە قسەکانیشی تقریبەکە کردمان ئەوە نیشانات ئەوەی کە ئەم دوو دەوڵەتە هەردوو جهێتەکە تیرۆریستە و ئێرهابین هەردوولایەن، یعنی وە پاشین، ینی حتا ئیسرائیل و جمهوری ئیسلامی تایارات ئیسلامی سیاسی عموما ینی بڵێ خەتی عامی ینی تیرۆریزم جا نابێتەوە لە هینی لەو حرفت. ینی ئەمە بڵین دنیا لە بینی دوو قوتبی تیرۆریستیایە، ینی تەوزیحی دنیای ئەمڕۆ نایە بە هیچ نەوەیە. لە کاتی خۆشیە ینی سە من تۆزیح هەیەم بۆچی لە کاتی خۆشە کە مەسووری حکمت ئەم تیۆری هێناوەتە ئاراوە لە بەرامبەر لە ساڵی 2001 لە بەرامبەر ینی هێرشی تیرۆریستی لەسەر ئەمریکا، ینی وەکو فەتەیەکی تاریخی معەن کە ئیسلامی سیاسی لەو پەڕی ئەوە جوهینیا بوون نمویە کرد و ئێرهاب ینی لە جەزائیر و لە زۆر وڵاتانێکی عالەمی عەرەبی و لە میسر و ینی لە هەموو شوێنە تقریبا لە سعودا بوو بەڕاستی. ئەم لە بەرامبەر ئەم مەقطع تاریخیە تۆ باسی ئەم تەقابلە ئەەکەی، بەڵام ئەمە هینێکی نەزەری نییە بۆ تەفسیری دنیا، ینی ناتوانانی بیکەی بە سیاسەتێک، ناتوانانی بیکەی بە سیاسەتێک کە بینی تەفسیری ئەم تەقابلی ئێسەی پێ بکەیت، ینی هەردوو لای تێرۆریزمە، بەڵام کە هەردوو لای تێرۆریزم تۆ ناتوانانی سنتاجی تیۆری بکەیت، وایە ئەمیش وایە ئەمیش تیرۆریستە ئەویش تیرۆریستە. لە بەرامبەر ئیسلامی سیاسی لەناو خودی ئەم سیستمە گەورە جێگەی هەیە. ئیسلامی سیاسی بەشێکە، ینی ئەگەر بڵم ئەگەر ئاوا سێریکەین لە عامیا خۆی لەگەڵ غەربان، لەگەڵ غەربان لە مۆزوعی مالکێتی خصوصی، لە مۆزوعی دژە ینی حتا نیولیبرالیات، حتا ینی هەرچی ئەساسیاتی سەرمایەداری و ئوسوسی سەرمایەیە ئیسلامی سیاسی لەگەڵ یایەتی، بەعکسەوە دژە ئیشتراکیە، دژە شوێتە، دژە هەموو شتێکە لەناو قەلبی لەناو دڵی ئەم سڕاعی کە ئەمڕۆ لە دنیا هەیە. مەسەیەکی وەکو ئێران وەکو باسم کرد، وەکو ینی تۆ پێشوی بیکەی بە سیستم، پێشوی بیکەی بە نظام وەکو سیستمێکی ینی وەکو قوتەیەکی اقتصادی سەیریکە إلى حد ما لەگەڵ ئەم هینەی لە غەربان نییە، ناڵم حتا حەساری اقتصادیشی لەسەرەوە خۆی معناوەیە تۆ هینەکە قەتع کردووە، پرۆسێسێکە قەتع کردووە لەگەڵ ئەو بەرایە. لا ینی ئەم تیۆریە ناتوانێت ئەمە شەرحکە، ئەم تیۆریە تیۆری احتمالە من نامەوێت زۆر مناقەشەی ئەو فترەی پێشوو بکەم، چون ئەو فترەی وەکو شتێکی تەکتیکی سیاسی معەن لە بەرامبەر هێزێکی تیرۆریستی هاتوو، بەرامبەر هێزێکی تیرۆریستی وایە دوو هینن بەیەکایەن، لەمە زیاتر تۆ ناتوانانی بیکەی بە تیۆریە تەحلیلی دنیای پێ بکەیت. ئەمە مشکلەیەکە ئەبێ بن اینجا کێشەکە لە چیایە هاوڕێ شەماڵ، ینی کێشەی هەرە ئەسڵ لەسەر خودی ئەو تێزە کە ئەو تێزە ئەگەر واقعەتی ئەمڕۆ تەفسیر ناکە کە بینی تەمەسوکەی پێوەی بە شێوەیەکی دۆگماتیک، ئەو وەختە سیاسەتێکی یەمینیە نیتە ئاراوە، ئەوە کێشەکەیە. سیاسەتێکی سیاسەتە خزمەت بە خودی پرۆلیتاریا و حالەکەی سۆری ناکات. ینی تۆ مەسەن لەم هینا یعنی یەکێکە ئەم سیاسەتێنە دوو قوتبی تیرۆریستیە، وایە حەڵقەی دووهەمی هەنگاوی دووهەمی ئەوەیە کە باشە بڕۆ تەئیدی هینیش بکە، تەئیدی ئەم هینی ئیسلامی سیاسی زۆر خراپترە، تەئیدی ئیسرائیل و ئەمریکا بکە بۆ ئەوەی کە ئەم حربەی بکات و بێ ینی ئەم ماڵ ئێرانی لە ناوچەکە بقڕخێنێ، خاطر ینی هەڵوێستێکی یەمینیە و عکسیش بۆتەوە ئەوە، ینی سە خۆتۆی بینی لە هەندێ لە کەسانێک کە بەم تیۆری ئیژەکەن پایان چقیوەتە ناو شوێنێکی خەتەرەوە، ینی نییە یەکسەر دەتوانێت ئەو ئیسنتاجی لێ بکەێت. اینجا بۆ ئێستا بەکەڵک نایە طبعا بدل لە حتا ئەو مەرحلە تەکتیکی کەوتمەوە بەحسێکی کەیە کە ئەو وەتەیە کە 2001 ئەو قسانی تیاکرەوە ئەو مەفاهیمانەی هێنا، بەڵام دواتر سەرەکەی لە 2008ەوە ئیتر تقریبا هەر ینی چەند ساڵێ دوای ئەو 2001 دوای حتا حربی دوای داگیرکردنی عێراق و دوای ئەوەی کە إلى حد ما لە 2008 رووسیا یەکەم مبادرەی کرد لە جۆرجیا ئەوانە بەرامبەر ئەم نفوزە ینی هینی حادی ئەمریکا بوەسێتەوە و اینجا تەتەوری سین لە ماوەی ئەم چەندین ساڵە دای ئەزمەی سەرمایەداری 2008 ینی کۆمەڵێ مەسائلی کە هاتوۆتە پێشەوە پرۆسێ هاتوۆتە پێشەوە کەوتم وتمتە تەفاوتی ینی پەرسەندنی نامتەکافی و نام یەکسان، ینی ئەم ئۆزاعی ئەمە ئێستا ئەمە تەخدیدی ینی ئەقتابی
يعني صراعي اقطابي عالمي اساسي يعني بروسي اقتصادي واقعي يعني كتحكمك بمصيري بشر لمروه كالسلمايه وصراعي بين مقطع اقتصاد يعني اما التحديد يا قلت دايم بلي دو قطبي تروريستي بين اسلامي سياسي وبين غرب اما تحديدي مسارات سياسي عالمك فهيج نوعوانيه وأجازوني اشتمس نقهر هلا أكيد لدى تفسيرك يا بلكو كويت يعني سياسات زور هلا حتى يعني الراس روانه ڕاستە من هەرها بۆ مێژوویەکشر بڵێم ئاڕێم وایە ینی من داکۆچی لە تیۆریەکانی مەسەڵەن مەسوعەکە خۆ بۆ خۆی تیۆری دا ناو پاش ماوەیە کە بەسەریا تێپەڕی ئەوانە تعدیلاتی تیا کرد و ڕەخنەی لێگرتووە و خۆی هیچ قودوسیەتێکی بۆ تیۆریەکانی پێشووتری مەسەلەن مارکسیستی بەم معنایە نەبووە تا ئەوەی مەسەلەن قودوسیەتێک بۆ تیۆریەکانی خۆی دابنێ و پێی وایە قابلی گۆڕان نەبێ ئەوانە من دڵنیام ئەگەر دوای ئەوە بمایە ئەوانە هەڵگۆڕێکی گەورەی بەسەر ئەم تێڕوانینە ئەهێنا چونکە ئەوەی دوای جەنگی ئەفغانستانوانە معلوم بوو دەرکەوت کە ئەمریکا لەسەر هەمان منوالی پێشووتر ئەڕوا ئەوانە من تەنانەت بۆ مێژوش ئەوە بڵێم کە مانگی 12 ساڵی 2001 بوو پێم وایە مانگی 2001 مانگی دیسەمبەر لە بڵێن گفتوگۆیەکی پاڵتاچیە کە ئەو کات مەسوور حکمت بۆ ماوەی چەند جارێک پێما بە سێ بوو تا 4 جار بوو لەسەر پاڵتاک جوابی پرسیارەکانی خەڵکی ئایەوانە من خۆم پرسیارێکم لێکرد لەسەر شەڕی عێراق وتم ئەوە ئەمریکا وا بەنیازەکە عێراقیش داگیرکەوەکو چۆن ئەفغانستانی داگیر کردووە ئێمە لەم بابەتەوە دووبارە هەمان موقیفمانەوێت کە لەسەر ئەفغانستان بوومان ئایا ئێمە دووبارە پێمان وایە کە داگیرکردنی عێراق و لابردنی سەدام و ئەوانە ئەبێ بە پێشکەوتنیە کۆمە ئاڵوگۆڕێکە کە ممکنە ئێمە بۆچی ئیدانەی بکەنەوەوانە وتی قەتعەن وانە طبعا تحلیلی وابوو کە شتە ڕوونایە ئەمریکا بەس بە بۆمبارانی دوورماوە مامەڵی ئەم دۆخا کاتۆوانە هیچ کاتێک عێراق داگیر ناکە گەستە کە ڕووداوەکانە جێڕیتەوەی کە جۆرج بوشی پڕ کردی ئەو کاتە یەشێک بوو لە کارەکردەوە زۆر بڵێن ماجەراج و مخامەرەتچیەکانی کە ئەمریکا دەستی بۆ بردەوەوانە کە خەڵک تەوەقعی ناگرێت کاریوە ئەنجام بدرێوانە تا ئاخرین ڕۆژەکانی شپیان وا بوو کە ئەمە ممکنە بگەڕێتەوە ئەمریکالی بەرحاڵ ینی بۆ ئەو معزور بوو لەو بابەتەوە کە باوەڕی پێ نەکا بەڵام وتی ئێمە هەمان هەڵوێستمان نییە وتیەوەی کە لە ئەفغانستانە ڕوویەوە مشتەمایەک بۆ داری بەسەر بەردەوە نەماوە کەسی بەسەرەن هێزێکی ترە ڕوا داگیریەکە خود لێدایە ئینەکە ئێمە بۆچی بڵێن لێدان لە تالیبان مەمنوعە وەختێک کە مشتەماعەکەی هەڵوەشاندوێتەوە تالیبان بەڵام وتی عێراق وانی عێراق کۆمەلگایەکی دیاریکراوە لە سەپی خۆی وەستاوە و بەو جۆرە لێدان لە عێراق مانای هەڵوەشانەوەی کۆمەلگایەوە ئێمە لەگەڵەوەیان نین ینی ئەمە نەسی دەقینەکانی خۆی بوو کەسانێکی ئێستا پێیان وایە لێدان لە ئێران وەکو لێدانە لە تالیبان یاخودیانێ پەڕۆیەک لەو هەڵوێستەدا بدڕن کە وەختی خۆی مەسوولێکمن لەسەر بنەمای جەنگی تیرۆریستەکان وتی ئەگەر ئەمانە جەنگەکەن بەیەکەوە بۆ ئێمە بڵێن دوژمنایەتی ئەمریکامان لەگەڵ تالیبانە لە دۆستایەتێکی پێخۆشترەوە ئەوانە بێن لەسەر ئەم ئەساسە ئەم کاراکەن و بەڕاستی پێچەوانەی تەواوی ئەو هەڵوێستانە ئەوەستنەوە کە لە دوای ئەوە لە جەنگی عێراقا بوومان خۆ کاتەکە لە جەنگی عێراق ڕوویا ئەوانە مەسەلەن بەشی زۆری کۆمونیستەکان لەگەڵ ئەو جوڵانەوە دژی شەڕەیە بوون کە لە بەرامبەر عێراقاکرێ ئێمە لە شەڕ لە بەرامبەر عێراقا دوروشمی نابۆ جەنگ و نابۆ سەدامیشمان هەڵ نەبڕی نەمانوت دامان نەنان لە یەک مستەوایە ئەوانە چونکە ئەو دروشمە وەختە دروشمی حیزبی شوێی عێراق بوو نابۆ جەنگ و نابۆ سەدام ینی ئێمە هەم لە دژی جەنگین و هەم لە دژی سەدامیش ئێمە پێمان وا بوو کە ئەم جەنگە لە بەرامبەر عێراقاکرێ ئەمەە کارە سادبارتر و گەورەترە تەنانە دەگەر ڕژێمی سەدامیشی تیا بچێت و تیا بڕوخەوەوانە ناتوانێت بە ئەنجامێکی باش بگاتەوە ئەوانە و ئێستاژەوەی بین کە لە کوردستانی عێراقا بۆ نمونە لە جنوبی عێراقا چی ڕوویداوە خەڵک هاتوون ئێستاڵێن ئەمە چی بوونە بەڵایەنە تووشی ئێمە بوون و ئەوانە پێیان وا بوو کە مەسەن گەردەلولی بیابان و گەردەلولی ئەوانە کە ئەمریکا هێنای ئەمانە لەم بەروبوومە باشتری بۆ ئەهێنان تەبان تەوهمێکی گەوریان بوو یەکێتی و پارتی وەلیدی شەرعی و ئەم دەسەڵاتی کە ئێمە لە عێراقای بینین وەلیدی شەرعی ئەو پەلامارە کۆنە پەرستانێک کە خراوەتە سەر عێراق و ئەوانە
لەبەرەوە ئەم مووقیفە و ئەم تەجروبە و ئەزمونەی کە ئێمە هەمانە نیشانی ئەداکەنەوە هیچ کە تیۆری جەنگی تووریستەکان بە کەڵک نایە ئەوانە هەر جۆرە سازشکردنێک هەر جۆرە بێدەنگمانەوەیەک هەر جۆرە بڵین خەمساردیەک لە ئیدانەکردنی ئەم پەلاماری ئەمریکا بۆ سەر ئێران و ئەم پەلاماری ئیسرائیل بۆ سەر ئێران لە ڕاستیە دەستگیرۆیکردنی کۆنەپەرستیە خەڵکانێکی زۆر زۆر متەوەهی مەتوانن تەسەوری ئەوە بکەنەوەوانەکە ئەم جەنگە بە هەر حاڵ شتێکی لێبەدی شتێکی باشی لێبەدی دێ و ئەوانە جامە لێرەوە چمە سەر ئەم خاڵە کە من پێم خۆشە لەسەری بدوێن و قسەی لەسەر بکەین ئەم هەڵپەساردنی ئومێد بە ڕوخانی ڕژێمی ئێرانەوە لە ڕێگای ئەم جەنگەوە چییە گەیەنێ ئەمە نیشانەی چییە ئەمە ئەتوانێت تەفسیری چی بکە لەو هەڵێستانێکی ئێستایی بینی زۆر باشە من پێشەوەی بچینە سەر ئەمە زۆر گرنگە بەس هەر تاریخێکی لاوەتی لەسەر ئیزافی ئەو ینی درێژی و قسانەی تۆ ینی ئەوە هیچ ئێمە بڵێن ئەم تیۆری دوو قوتبی ئیمپریا دوو قوتبی تیرۆریستی ئیسلامی سیاسی لە قوتبێک و ینی ئەمریکا و غەرب لە قوتبێکی و ئەمە ڕەوەندی ئەوزاع تەحدیدەکەمانە من تەسەوەرەکەم نییە ئەمانە هینی نەماوە مۆزوعەتی نەماوە وازحە ینی ئەتوانێ بە زەمانە پێوە ناکاتەوە هەردوو لە تیرۆریستن ئەوە حقیقەتە بەڵام ئەوەی کە ئەمە تەحدیدی سیاست و هینەکات ئەوە باسماکە من تکراری ناکەمەوە سەبارەت بە لێدانی ئەفغانستان هەر چەند من ئەمە ئێستا وەختیەوە نییە کە بڵێن تەقییمی ئەو مەفاهیم و شتانەی ئەو فتێ بکەین بۆ قەدری کە ینی ڕەوەندی باسەکە ئەمە ئەهێنێتە ئاراوە چکە ئەوەشی کە ئێستا ینی ئەو تەڕەدودە هەیە لە بەرامبەر مۆزوعی نەقدی ئەم سیاسەتە بۆکو سیاستێکی ئیمپریالیستی ئەوانە مەی کاتە دوو تەرەف و لە سەر تیۆری دوو قوتبی تیرۆریستی ینی ئەوەی ئەفغانستانیش ینی من خۆم شخصەن حەزەکەم بیڵێم ینی من خۆم لە حەزم هەیە لەسەری ینی حتا ئەوەی کە بڵێن ئەمریکا هاتۆ وایە لە تاالبانیاوە لە تاالبانیا بەڵام کێ لە تاالبان ئەیات کێ لە تاالبانەیە ئەو سیاست و استراتیژێتێکی هەیە یعنی تۆ ناتوانانی هاودەنگی لەگەڵ سیاست و استراتیژێتەکە بکەی بڵێ من لێدانی لە تاالبان جیاکەمەوە لەگەڵ لێدانی لە جەماهیر یعنی ئەمە خۆی لۆجیکل ینی وەکو شکل ممکنە یعنی هینەکەی بەڵام وەکو منهەجی سیاسی دروست نییە ینی ئەمەش هینێکی تایە حتا تۆزێک کە منش خۆم متابعی هەنێ لە هاوڕیان و ینی کەسانێکە لەو مۆریدا بۆ شێوە قساکەن یانی ناکۆکیەکە بۆیان ناخرێتەوە سەرپار یانی ناکۆکیەکە ئەڵێ مەسەرەن ئەگەر لە ڕژێمەیە قەی ناکە بەڵام ئەگەر لە خەڵکەکە نەیە ئێمە نابێ سیاسەتە ینی تەکنیکی نییە جاکردنەوەی تەکنیکی وەک بڵێ هین بێ وەک بڵێ نردێتی بۆ ماکدۆناڵز ئۆردەرێکی کردووە هینێکی بووە بێ مەسەلەن هەمبەرگرێکی بۆ بێ بەڵام با پیازی دیانەبێ منەوە نیە ڕقب لە پیازە باڵێ ئەوانیش خەریکن هینەکەن خەریکن ئۆردەرە نێرن بۆ ئەمریکا زەربەیەکمان لێبە لە ئێران وانە لە مەلا زیاتر هیچ نەکوژێت لە نایە بۆ تۆی بکە ئەو بۆ خۆیەکە استراتیژیەت و مەسلحەتی سیاسی و استراتیژی خۆیە لەبەرەوە ئەو بە ئەو ئێریایە خۆی پڕە لە هینیان لە ناوکۆکی من ئەوە هەویستمە نقطەیە بڵم ئەوە پاین لە وەختێکی کا بە تەفسیل زیاتر قسەی لێ بکەین ئەمەی کە سەبارەت بە پرسیارت بڵێ پرسیارەکە سەبارەت بەوەی کە پێیان وایە بەشێک ئومێدیان هەڵپە ساردووە بکەیتر لە نەتیجەی ئەم شەڕەیە جمهوری ئیسلامی ئێرانە ڕوخێ هاوڕێمەوە دێوە نیە لە شۆشی ئۆکتۆبەریش هەروە بوو مەسەلەن قەیسەر دۆڕا لە شەڕەکەیوانە دوای بوو بە شۆشی سۆشیالیستی ئەمەیان بۆوانە دیار ئەزانن کە پرسیارەکەم ڕکتۆریکە نیە بەستمەوەیە ینی ممکن ئەم تەسەورەیەتە پێ ئەوە نیەش بۆچی ئەوە نیە شەڕ بوو یابان و مەسەلەن قەیسەر شەڕیان کە قەیسەر دۆڕا دوایی بوو بە شۆشی 1950 و دوای لە حربی عالەمی یەکەمان شکستی هێنا نێتوانی پێشڕێوی بکە لە جەبهەکانەوەوانە ئەڵمانیا لێیدا ئەوانە و نەتیجەتەن بوو بە شۆشی سۆشیالیستی ئەمەیان بۆ نابێ بە شۆشی سۆشیالیستی ڕوخانی ڕژێمی بە دوایە دێت و ئیتر ئێمە ئەتوانین سۆشیالیزم دابمەزێنین لە ئێرانە بوون آخر خۆی دەست و خۆش بێ پرسیارێکی زۆر زۆر گرنگە هاو بەشەما ینی لە حقیقەتە ئەوەی کە باسی ینی ڕوخاندنی ڕژێمەکە لە ڕێگەی ئەم حربە ئیمپریالیستیانەوە لە ڕێگەی وەکوی کە عێراق ڕوویە و ئیسش کە لە ئێرانە بەتەمان
يعني ڕژێم چێنجی پێڵن تەغییری نظام تغيير ئەمە بە هیچ نوع عیلاقەی بە هینەوە نییە عیلاقەی بە حرەکەی سەوری و حرەکەی پرۆلیتاری و حرەکەی سۆشیالیزمەوە نییە کە بڵێ ئیسفادی لێ بکات چکە ئەوە وتم حتا لە مەوریدەوەی ئەفغانستانی شاکە نوعی تحبیرێکم لێکن ئەم سیاسەتە سیاسەتی ڕژێم چێنجە احتمالە تەبەنی کات ینی بێوە نظام بگۆڕێ نەیگۆڕێ هەر لە ئیساب دەرکەوت حتا لە بینی خۆشانە إلى حد ما ئیسرائیل و هین نوع لە کێشمەکێشێکەیە لەو لایەنەیە کە ئیسرائیل زیاتر هینەکە بڕۆخێ بەڵام ئەمریکا تۆزێ مەسەلەن نوعێکی کە هینەکە بیری لێکاتەوانە ئەوەش مۆزاکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە یعنی ڕژێم چێنج سیاسەتێکی ترە ڕەبتی بە هیچ نوعە بە حرەکەی پرۆلیتاری حرەکەی مارکسیستی حرەکەی یەسارەوە نیە هەج یەساریە هەچ کەسێکە بە ناوی کۆمەنیزم و سۆشیالیزمەوە قساکە و مۆزوعی خستنی ڕژێم هەر ڕژێمێک ئێران و عێراق و هەردێکێک لەو ڕژێمانە لە ڕێگەی حربی ئیمپریالیستیەوە هێنێتە ئاراوە بە طبیعەتی حاڵەتوان من ئەم قسەیە بکەم بە طبیعەتی حاڵ سیاسەتی تەیاراتی کەی برجوازیە هێنێتە ناو حرەکەی مارکسیستی و حرەکەی سۆشیالیستیەوە جێگەی نابێتەوە لە ناویان لە ناو حرەکەی سیاسی سۆشیالیستیە ڕەپتکردنی ئسقاتی ڕژێم لە ڕێگەی حربی ئیمپریالیستیەوە ینی ئەسڵەن وەکو مەفهوم وەکو تیۆری وەکو سیاست جێگەی نییە تۆ بڕۆم ملاحەزەکە هەچی یەساری دنیاە هەموو یەساری دنیا هەموو سۆشیالیستەکانی دنیا هەمووی دژی حربی ئیمپریالیستی وڵاتەکانی خۆیانن بە دژی ئەم وڵاتانە نەزەراتی جیاواز هەیە لەسەری شتی جیاواز هەیە تەفسیراتی جیاواز هەیە بەڵام یەک جەبهەی جیهانی هەیە کە دژی حربی ئیمپریالیستیە تۆ هەر بەوەی کە لەبەرەوەی لە محەلای لە شوێنی ئێمە بڵین لە عێراقا بین یان لە ئێرانە بین لەبەر ئەوەی کە تۆ کێشەیەک تەیە لەگەڵ دەوڵەتەکەی خۆتە حزاری برجوازیکە هەیە ئەم سیاسەتە تەرحەکە تۆژە چێمەهێنی تعبیری لەکەی بەڵام تۆ یەکسەر چیتە دەرەوە عملیە چیتە دەرەوەی ئەو جەبهە سیاسیە ئیشتراکی عالمیە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە ئەوە یەک دوو سیاسەتی خستنی ڕژێم ئێران و عێراق هەرچینە لە ڕێگەی حربی ئیمپریالیستی و سیاسەتی تیاراتێکی برجوازی معەنە ناو ئێرانە بەوازحی سەڵتەنە تەڵەبەکانن مجاهدینن فیدرالیستی قەومیەکانن کەسانێکی کە ینی سیاسەتی برجوازی خۆیان بەرنەڕێەوە ئەمانە داوای ئەم تەغییراتن لە عێراقیشە هەمان شێوە بوو ئێمە فعلا تۆ زۆر جوان باسی کرد ئێمە خۆمان هەر خۆمان چالاکەوانی ئەو دژە جەنگە بووین لە ساڵی 2023 لە ساڵی 2002 لە ساڵی 2023 کەمپێنمانە کرد لەناو حرەکەتەکەیان بووین یعنی بە دژی وەسایل بە بێەوەی مشکلی مەوزوعی سەدام بێتە ئارەوە سەدام شتێکی کێ و پرۆسی کەوتنی ارتباطی بە خودی کۆمەلگەکەەوە هەیە ڕێکێ دەباری عملی بڵە باشەوە خەڵک لە تەبقەیەکەکان دەتوانێت بیڕوخێنێ ناتوانێت جەماهیر بیڕوخێنە و فاشێتێکە و سەیتەرە باەکی کە بێبیقات مەوزوعەکە ئەوە هەست ڕح ناکرێت تۆ کە ئەمە تەرحەکەی ینی عملیە نەچیتە پای سیاسەتێکی ئیمپریالیستی کە استراتیژیت و مەساڵحی خۆی هەیە ئەهدافی سیاسی خۆی هەیە ئەچی خۆ گرێیتەوە بۆ ئەهداف سیاسیان ناسیۆنالیزمی کورد کردی بەو شێوەیە ڕۆشتووە ئیسلامی سیاسی عێراق لە عێراق چوو ئەم خۆی بەستەوە بەم استراتیژێتەوە لە چوارچێ تازان ژوندێکی خۆشیانە غەڵەتیان نەکردو هەڵیان نەکردووە یان ئەویان نەکردیان کردیان پارتیوێکێتی بەچیە ئەیانتوانی ببن بە سەردار بەسەر کۆمەلگای کوردستانەوە بەم هەموو کۆنەپەرستی و جەردەی و تاڵانکاریەوە گەر مەسەلەن شەڕی ئەمریکانە بووە لە دژی کوردستان لە دژی عێراقەوە نەتوان ئەیانتوانی دەسەڵات بگرن بالضبط اینجا تۆ هاوس شەماڵ یانی تۆ ملاحەزەکە لەلایەکیکەوە ئەمە ئەم لایەنەی کە ئەمە سیاسەتی ئەم جێتانەیە کە مەسلحەتیان بەڵام وەکو مارکسیست و بەناوی مارکسیزمەوە بەناوی کۆمەنیزمەوە قساکە یعنی هەمان ئەم سیاسەتە برجوازیە هێنیتە ناوە یعنی ئەمە جێی نابێتەوە مەخسەمەوە نیە کە ئەم سیاسەتێکی یەمینیە ڕاستڕەوانەی و برجوازیە ئەمە یەک ئەمە لایەنێکی کە لە خودی ئەو تەجروبەی کێناتەوە اتحادی سۆڤێتی و مۆزوعی ینی شۆڕشی بەرشەفی و شۆڕشی رووسیا و تەغییراتی وقتی عالم ئەوەی کە ئەزانی چۆنە ئەوەی کە سیاسەتی خۆبەستنەوە بە حربی ئیمپریالیستیەوە ئەهێنێتە ئاراوە لە پێش حربەکە یاخود لە ئەسنای حربەکە دوای حربەکە و کەوتنی ڕژێمەکەش هەمان ئەو سیاسەتە ئیدارە پێەیە یعنی ئەو سیاسەتە یەمینیە ئیدارە پێ تۆ ناتوانانی تەوەقعەکەی لە بینی ئەوەی کە تۆ سیاسەتێکی ڕازڕەوانەی لە
ئەسنای حربەکە یاخود لە پێش حربەکە لە پێش جەنگەکە هێناوەتە ئاراوە خەڵەتێنی یان جەماهیری کرێکار و زەحمەکەش خەڵەتێنی کە دوای کەوتنەکە نە تۆ مارکسیستانە ئیشەکەیت سۆشیالیستی حرەکەی پرۆلیتاریا بیتە پێشەوە وەها نییە ئەم سیاسەتی کە ئێستا تەرحەکەی هەمان سیاسەتە دووڕۆژیکە ئەیهێنیتە ئاراوە منم لە مەقالێکەشە باسم کردو بەڵامەوەی سەر تکرار یەکەمەوە ئەو سیاسەتی کە ئێستا ئەگەر تۆ سیاسەتی یەمینی سیاسەتی ڕاستڕەوانە تەرحەکەی بەیانیش لە دوو ئاڵوگۆڕەکانە ئەوانەی کە وەساونەتەوە بەرامبەر ئەم سیاسەتی تۆ ئەوانن کە ئەتوانن خەتی پرۆلیتاری بەرنە پێشەوە لەناو ئەحداسی داهاتووی کە حتا ئەگەر ڕژێم بکەوێ یان ئەحداسی کە بێتە ئاراوە ئەمە لایەنێکی کە هاوڕێ من بەڕێی من ئەم مەسەلەیەکی زۆر جددی تیۆریە لە ناو حرەکەی کۆمەلیستی لە مەڵتیقەکە لە عێراق و چکار ینی هەم ئەزمموی عێراق هەم لەسەر ئاسی ئێران و هەر لەسەر ئاسی مەڵتیقەکەش هەموو ناوچەکە ئێمە ینی ئەم مەسلەیە خۆی ڕێگەی ئەم نەو ئەسیاسەتە کە دیفاع لە حربەکرێ بۆ کەوتنی ڕژێم بۆ کەوتنی ڕژێم و علەساس تەحەولات لەو ڕێگەوە ئەهێنیتە ئاراوە پەیوەندیەکی بە مۆزوعی حرەکەی سۆشیالیستی وای بە ئەهدافی کۆتایی سۆشیالیزمەوەیە تۆ ئەگەر هەدەفی کۆتاییت کە سۆشیالیزمە کە حرەکەیەکی پرۆلیتاری و ینی دژە سیستمی سەرمایه‌داریە و ئەدەوێت نظامێکی کەی ڕاقیتری ئیجتیماعی کە سۆشیالیزمە کە شوعیەتە بێنیتە ئاراوە ئەمە هەدەف و سیاسەتت بێت ئەگەر ئەمە تحلیلی حرەکەتەکە بکە ئەو وەختە ئەتوانی مووقفێکی سەوری وەرگی لە بەرامبەر جەنگا بەڵام ئەگەر تۆ هەموو هەدەفەکەت ئەوە بێت کە مەجموعەیە ئیسلاحاتی برجوازی لیبرالی ئەلمانیەت بعضە حڕیاتێک بعضە تحقیقی بعضە دیموکراتێتێک ئەمانە بێنیتە ئارا ئەکیید ڕەنگە زۆر بە احتیادی قاش دەکەوێتە ناو ئەم ڕەوەندەیکەوە کە بە ئیتیجای بە ئاراستەی هینا ئەڕێ بە ئاراستی سیاسەتی برجوازی ئاڕێت ئەوە تەڵحەکەی باشە یا بە جۆرێکی تر بڵێن هاوڕێمایەت بە جۆرێکی تر بڵێن ئەوەی کە ئێستا قاچت کەوتوتە ناو ئەم پیلانەوە ئەوەی کە پێت وایە هاتنی ئەمریکا ئەوانە ئەبێ بەمای خێر و خۆشی بۆ ئێران وانە نەتیجەی ئەوەیە ئەساسەن ئەم گروپە کە بەم شێوازەینەکەن سۆشیالیزمیان واز لێ هێناوە ئەسەن ڕەبتیان بە سۆشیالیزمەوە نەماوە مەجموعە گروپێکن بۆ ئەلمانیەت و بۆ کۆمەڵێک مافی کەلتوری و مەدەنی و هەنێک ئازادی فەردی و ئینسانەکان ئازاد بن لە ژیانی شخصی خۆیان ناژن لە چک لەسەر نەکا بە زۆر و مەعایرە ئیسلامەکان فەرز نەکرێ ئەمەد ڕەبتیان بە سۆشیالیزمەوە نیە تۆ ئەگەر سەرچاوەی سیاست و بیرکردنەوە و لێکدانەوە و ئەو ئاوات و ئامانجەی بە شوێنی یاوێڵی ئازادی و ڕەهایی ئینسانە ئیعمالکردنی ئیرادەی ئینسانە بەکارهێنانی ئیرادەی ئینسانە بۆ خۆڕزگارکردن چۆنی سەنگەرە دەکەوێتە سەنگەری ئەمریکا و ئیسرائیلەوە چۆنی ئەتوانی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل نەکتەنها لە سەنگەرێکاوی نەکتەنها پێدوا بێ ئەوانەتوان خێر و خۆشی بۆ بێنن ئەساسەن نەبی بە دوژمنیان لە بەرامبەر سیاسەتەکانیان نەوەستیتەوە ئەمە هینەکەی بە بڕای من دروستە خۆی بزە بدوایە ینی ئەوە ئاوازیان هێناوە لەوە بەڵام من ئەمە ینی وەکو چۆن بڵێ ڕوونی کەینەوە کە ئەمە چۆنە ئەم پەیوەندیە چۆنە ینی ئەم لایەنێکی کەی تۆ گە سێری تەجروبەی حرەکەی سۆشیالیستی بکەیت لە بەرامبەر جەنگی جیهانی یەکەمە جەنگی جیهانی یەکەم داوای شۆڕشێکی ئیشتراکی عالەمیان کردووە داوای شۆڕشێکی ئیشتراکی عالەمیان کردووە تۆ داوای کە داوای ئسقاطی ڕژێمەکەی کردینین ئەو تیۆریان هێناوە ینی کە حربەکە ببێ بە حربێکی سەوری شۆڕشێکی ئینتەرناسیۆنالیستی سەوری دوو یەکێکیانەوەی کە ینی جەنگێکی شۆڕش لێرانە و جەنگێکی ئومەمی و ئەو سۆشیالیزم خۆی هەدەفی ئانی و هینیان بۆ کە تەحقیقیکەن یعنی حرەکەیەکی سۆشیالیستی ئومەمی عالەمی بووە تۆ ئیسا هاتووی بۆ ئێران تەرحێکی با قسەی ناکەیت لەسەر ئیسرائیل لەسەر ئەمریکا چیکە ینی حینە وایە باشە ینی بەو نەقڵێک میکانیکێ بێ کە بۆ تیۆری ئەوەی لینی نەهێنیتەوە بێ ئەمەشی لێ ئیستنتاجکەی ئیستنتاجەوە بکەیت کە ببێ باشە با ئەم حربەت تەحویلکەین بۆ حربێکی سۆشیالیستی عالەمی و ئەو ئەترافانەی کە هەمووی دەگیرن تایە یەکسەر نێت هینی سەورە بکرێت لەم لا بێدەنگی نەک بێدەنگی ئەسڵ دیفاعی لەکەی باش لە هینەکانێکی یەخی ئەوانە کەژەکری کە وەساونەتەوە سیاسەتێکی دروستی مارکسیستی تەحەکەن لە بەرامبەر ئەم جەنگا بەهەرحاڵ ینی ئەو ئەمانە هەمووی ینی لایەنی جۆرا و جۆرن لە کێشەی ئەم مۆزوعی پەیوەستکردنی
ڕوخانی ڕژێم بە مۆزۆی سەورەوە بە مۆزۆی شۆڕشەوە لە ڕێگەی یان ڕوخانی ڕژێم لە ڕێگەی حەلبی ئیمپریالیستی جەنگی ئیمپریالیستی پەیوەندی ئەم پەیوەندی بە مۆزۆی شۆڕشەوە بەعکسەوە يعني احتوای شۆڕشە کوشتنی شۆڕشە ولا تحلیل اخira پەیوەندێکی بە هیچ نوعی بە حرەکەی سۆشیالیستی و يعني ئەهدافی نیایی سۆشیالیزم و پرۆلیتاریەوە نییە وای بە جۆرێک لە جۆرەکان فێڵمان لێکەن هاوڕێم وەیە یعنی من ئێستا کە ئەیان هێنوە بەرچاو ئەوانە گەل لە جێگەی لینین بوونایە دەوەیە ماچیر منە چم هەوڵێم قەیسەریت بڕوخێنمەوانێ ئەوش بۆ خۆتان لەگەڵ ئەڵمانیا ڕێکەوەنەوە نیە ینی وەگەوەی کە سیاسەتەکە ئاوا بێ ئێوە بسەرەن من لە هینە لە رووسیا لینین و خەبات بە شۆشی سۆشیالیستیەکەم بەس لە ئەڵمانیا پشتیوانی کاوسکیەکەم کە دەنگی داوە بۆ بودجەی سەربازی بۆ ئەڵمانیا یاخود پشتیوانیکردن لە فەڕەنسا و بەریتانیا لە شەڕا ئەو هەڵوێستی هەڵبژالینین ڕێک بە پێچەوانەی ئەمەوە کردی ئەسان شەڕی لەگەڵ هەمویانە کرد وتی ئێوە چۆن پشتیوانی لە دەوڵەتە ئیمپریالیستەکانی خۆتانەکەن و لە پشتیەوە ئەوەستنەوەوانە و لە رووسیاشە چوو کاری کرد دەوڵەتەکەی خۆی ڕووخانەوە شتێک بوو کە این بوو بەڵام طبعا هەتاکو دەقاودەق ئەگەر بێینەوە ئەو کاتەش هەڵوێستی ئەم هاوڕیانە ناتوانێت هەڵوێستێکی کۆمونیستانە و سۆشیالیستیانە بێ جگە لەوەی کە سیاقەکە تەواو جیاواز و تەواو فەرقی هەیە لە رووسایەکە تۆ ئەحزابێکی کۆمونیستی و ئەحزابێکی سۆشیالیستی حیزبێکی کۆمونیستی و ئەحزابێکی سۆشیالیستی فراوان و گەورەت هەبوو لە ڕووی بنکەی جەماوەریەوە ئەنوا و ئەشکال شێوازی ڕێخستن لە خۆیان گرتبوو ئەوان و خەڵکیان کۆ کردبوو بە سیچ کردبوو ئەمانە لە دۆخێکی ئاوایە شەڕیان بەکارهێنا بۆی کەوا لە دژی ڕژێن بن و ئەوانە بەڵام خۆ چەپڵیان لێ نیان بۆ شەڕەکە خۆنیان و دەم شەڕە باشە ببێ خۆنیان ومە زۆر چاکە ئەڵمانیا با پەلامار بە بۆ رووسیاوەوانە بەشکن ڕزگارمانکار لە قەیسەر لە کاتی شەڕاوانە قەیرانێک دروست بووەوانە وتیانمە پەلاماری دەوڵەتەکەی خۆمان دەدەین لەبەرەوەی ئێمە لێرە هێزمان هەیە و هێزمان کۆ کردوتە ینی مەنتیقەکە ئاوایە بە هەر حاڵ بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەم جۆرە هەڵوێستانە ناکرێت بە ڕابردووی جوڵانەوەی ئێمەوە بە ڕابردووی درەخشانی جوڵانەی ئێمە هەموو جوڵانەوەی کۆمونیستی قەرنی 20 سەرچاوەکەی لەو هەڵوێستەی لینەوە بوو کە لە 1912ەوە دەستی پێکرد بەو هەڵوێستگرتنەوە بۆ پەلامارە بۆ سەر ناسیۆنالیزم کە بە ناوی سۆشیالیزمەوە قسەیە کرد بۆ سەر ڕاستڕەوی کە بە ناوی سۆشیالیزمەوە قسەیە کردوانە لە شەڕی 1914 تا 1970 تعبیری لە خۆی کرد و دەرکەوت لە هەموو کۆمونیزم و سۆشیالیزمی قەرنی 20 ئێمە قەرزاری ئەوەیە و هەموو کۆمونیزمی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بە ئێران و عێراق و کۆمونیزمی کارگەری قەرزداری و هەڵوێستەی مەسوور حکمەتەکە لە ساڵی 90 کاوتی ئەم شەڕە شەڕێکی ئیمپریالیستیە ئەم شەڕی ئەمریکا لە دژی عێراق و ئەوانە بۆ پارێزگاریکردن لە سەرداری ئەمریکا لە دنیای غەربا و ئەمانەوە ئەمە بە هەموو شێوازە لە دژی بوەستینەوە بەڕاستی ئەم هەڵوێستەش کە ئەمڕۆ ئەتوانێ سەرەتای هەڵوێستێکی شۆڕژێرانە بێ بۆ داهاتوو بەرەنگاربوونەوەی ئەم جەنگەیە نەک هەڵوێستی 50-50 نەک لە دژی ئێران و لە دژی ئیسرائیلم دوژمنایەتی ئیسلامی سیاسیەکەم و دوژمنایەتی نەکەم ئەمانە فێڵێکن بەڕاستی بەسەری ئەمانە تێناپەڕن ئەگەر هاوڕیانێکیش ئەم فێڵانە بەسەر تێپەڕیوی بەڕاستی ئەمە بێ داخێن بۆ خۆی ئەسەفیان بوو شەماڵێک شتیکە هەیە هەر لەم لایەنە تۆزێ ینی فراوانی کەینەوە هەر ئەو تەجروبەی ینی لینین و سۆشیالیستەکانی ئەو فترەیە ینی ئێستا بەنەوەیەکی کە لایەنێکی کەی ئەمە تەحریفەکرێ یان یەکو چۆن بڵێ شێوێندیە ینی ئەوان وتوانە کە ئەو فترەی کە حەبێکی ینی جیهانی سۆشیالیستی ئینتەرناسیۆنالیستی و گۆڕینی حربەکە بە حربێکی شۆڕیگەرانە ئەمە یەکێک لە سیاسەتی هەر ئەسڵیان پێش حربەکە پێشەوەی کە حربەکە دەست پێ بکە ئەڵێ هینکردن هەوڵدانی جدی بۆی کە حربەکە نەبێ یعنی ئەوان نەبوو بچن داوای حربەکە بکەن داوای جەنگ ئەبێ هەوڵ بێ جەنگەکە بوەسێنی یەکەم شتیان ئەوە بووە ئەگەر ئەوە لە حاڵەت ێگا حربەکە ڕوویە تۆ ئەمە ئەەکەی یعنی ئەم بەڵام ئەمەی کەیکا بۆ هەموو وڵاتەکانە بۆ هەموو ئەوانەی کە دەرگیری حربەکەن و حربی سۆشیالیزمە ینی حربی شۆڕژگێڕانی پرۆلیتاری بۆ هێنانە ئاراوەی سۆشیالیزم وە لە هەمان کاتا داوایان کردو کە ینی حرەکەتی شۆڕژگێڕانەی خەڵک لە وڵاتانی ژێردەسەی ئیسعماری وەختە ینی دەوڵەتی ئیمپریالیستەکانە
ئەمەش بەشێک بێ لەمە ینی ئەم حرەکەتی ئەمان بۆ ڕزگاربوون لە دەست ئیمپریالیزم بەشێکە لەم حرەکە جیهانی باسیێوان کردووە ئێستا کە یەت ئەم تیۆریە تەطبیقەکەن لە بەرامبەر ئێران و ئەوانە ئەکەونە ئەو هەڵەیەوە کە ینی ئێران یعنی ئەمە تەرەفی لایەنێکی کەی معاکیسێ قسانەیەکەی سێمەیکەین تەرەفێکی کەی قەومیەکان و تەوپەرستەکان و ئیسلامیستەکان ئەمانەیەنن ینی نظامی سیاسی ئێران لە واقعەتی طبقاتی خۆی یەنە دەرێەوە کەەنەوە ئەمە زمانی لینینە زمانی لینینە کە ئێشتا ینی طبقاتەکان زۆر هین نەبووە ینی سراعی بینان وازح نەبووە مهمەوە بۆ لە دەست ینی چەپۆکی ئیمپریالیزم نەجاتی دێ ئەو وەختە سیاستی ئەو قسەی کە بڵین چەپێکی زۆر لەم وڵاتانە لە عالمی سینما هینیەوە بۆ ینی خەباتی دژە ئیمپریالیستی بەس ئێمە خەباتی دژە ئیمپریالیستی نیە خەباتی دژی سەرمایه‌داری ئیمپریالیستیە خەبات دژی سەرمایه‌داری ئیمپریالیستیە و ئەم دەوڵەتانە هەمان دەوڵەتی ڕەسمالین ینی ئێرانیش دەوڵەتێکی ڕەسمالیە تۆ بە هیچ ناوعێ ناتوانانی ئەم تیۆریە جارێکە نەقڵکەیتەوە مش بەشێکە لە شۆڕشەکەی تۆ نە ئەم ینی کرێکان و زەحمەکێش و خەڵکی نەدار و طبقەی پرۆلیتاریا بەگشتی ئەوە هینی شۆڕشەکە و ینی عاملی تەغییری جەزریە کە تۆ بینی مۆزوعی تەحلیلی حەرب و ئەو یانی شتانێکی ئێستا بەحسمان کردی بینیتە ئاراوە هیچ لێقەیەکی بە نظامەوە نییە علاقەی بە طبقەی برجوازی ناو ئێرانەوە نییە ئەمانەوە نییە ئەمە ئەم لایەنی کەش من دازم ئیشارەتم پێیان لە شوێنێکی کەشا ینی ئێران بە حکمی ئەوەی کە وەکو دەوڵەتێکی عسکەری ینی کە هاتۆتە سەر حکم خەفتاونەوە ینی ڕژێمی جمهوری ئیسلامی و ئەم تەسدیری سەوری هێناوەتە ئارەوە اینجا ئەم ینی حکمی سەرکوت و ئیستبداد و میلیشیایی و ینی ڕەوانەکردنی وەکو چۆن تەسدیری شۆڕش بۆ ناوچەکە و ئەمانەوە لە پرۆسەیەکی ئەم چەندین ساڵە ئەم 40 ساڵیە ینی بۆ بەهێزێکی عسکەری میلیشیاگەری دەخالەتگەر و ینی هێژمۆنیک لە مەڵتەقەکە ئەوە هەموو بەنوع تعبیری لێکراوە ئەو مۆزوعی ئێران ئەو قودرەتەوە هینەی کە دەستی کەوتۆ خۆی لەگەڵ خۆشیان نەوەک لە برجوازی هێناوەتە ئارەوە برجوازیەکی خاص کە ڕەبتە بەم طموحاتە ئیمپریالیستیە ینی تەوەسوعگەریەی لە ناوچەکەیە ئەوە باسێکی ترە توانین لە شوێنێکی گا باسی زۆر چاکە دای من پرسیارێکی کەم ماوە لە ئەخیرەوە بچینە سەری کە بەڕاستی سیاسەتی کۆمونیستانە بێت چۆن بێت چکەمێک کە تا ئێستا وتمانە ڕەخنە لە هەندێک هەڵوێستە کە بەلای ئێمەوە نادروستە بەڵام خۆ تەنها پێچەوانەی ئەو هەڵوێستانە یاخود ڕەخنە لەو هەڵوێستانە نییە کە بتوانێت سیاسەتی کۆمونیستانە بێتەوەوانە لە بەرامبەر یا دواتر لە ئەخیری باسەکانمان ناچینە سەر وەڵام من پێ خۆش ئێستا هاوڕێم وێت لەم بەرشە لە بەرنامەکەی قسە لەسەرەوە بکەین کە تەوەقع چیە شەڕ تەواو بوو بەڕاستی ئەنی زۆر کەسەکە کە لێکدانەوە کاتەوەوانە لەسەر ئەم شەڕە ئەم ئاگر بەسە بە کۆتایی شەڕەزانێ و پێی وایە ئاشتیەک لە ناوچەکە هاتۆتە دی و ئیتر یعنی ئەوە گەوەی ئەم قسانەی کە ئێمە یکەین ئێستا قسێک بێ لە تەجروبەیەک و لە ئەزمونێکی ڕابردوو نەک لە سەر واقعیتەکە ئێمە خەریشین تایەژین ڕێی تۆ چییە؟ من بەڕای من پڕ لە ناکۆکی و لە ینی هیچ شتێک تامین نییە هیچ شتێک ناتوانێت زەمانەتیکەی ئەمەی کە ئەم سڵحەکراوە سڵحێکی موقەتە ینی هەر خۆی ڕەوەندی ئەوزاعەکان بۆ شکڵەیە هەرچی هودنەکانە نییە موقەتن لە احتمالە تحویل بێتەوە بۆ حالە بە ئەشکالی تر بە شێوەی تر یعنی هیچ نوعهین هیچ نوع جێگیریەک نییە و پڕیشە لە ناکۆکی پڕ لە ساعات ینی پڕ لە کێشنەکێشی هەمەلایەنە جا لەبەر ئەوەی کە بڵی تەسەوڵکەی حاڵەتێکی ئستقراری درێژماوەیە ینی ئەمە ئێشتا ئەو تەحولاتانە بۆ معنای ڕووی ناوە بە ئێران خازع بێ بۆ ئەم سیاسەتی کە بەحسمان کرد و ینی تەغییراتێکی جددی لە هەیکەلەی حتا نظامی سیاسەکەی ئەوروپا ینی بەم نظامە سیاسی کە ئێستا هەیە بە خودی خامنەیی و ئەم تەحەجورە ینی بەستەڵۆکی کە هەیەی ئەمە ناتوانێت ئەو تەحولە ینی ئێران کە بڵێن ئەمریکا و ئیسرائیلوانە ئەیانەوێت حتاگە لە ناو نظامەکە بێتە ئارەوە بەوە نابێت بە تەحولاتی لە ناو ڕژێمەکە ڕووبا بەمانایە ئەگەر ئەڵتەرنەتیڤێکیان هەبێت بەو مانایە ئەمە یەکەم ئەمە نقطەیەکی جەوهریە بۆی ئەگەر بڵێ ئیلا حەدین ما سڵحێکی تۆزێ درێژماوەترە بێ
ینی ئەمان ینی بەنسبە سیاسەتی ئیسرائیل و ئەمریکاوە هیچ جێکێک لەم دەوڵەتانەی کە لە منطقەی شەرقی ئەوسەطان هیچی زەمالەتی نییە بۆیان ئەو حقیقەتە بزانین هیچی زەمالەتی حتا سعودیە حتا مصر حتا هەموو حساباتێکی استراتیجیشیان لەسەر ئەوەیە کە آخر دەرەجە تەزعیفیان کەن آخر دەرەجە پەیوەست من پیانەوە نەتوانێتکە بتوانێت مەسا هێزی کە هینکە و ئەمان تقریبا سیاستیان وازەحا سیاستیان ئیستقلالیان کردووە لەسەر مجموعەیە دووەلی دیکتاتۆری ئیستبدادی لە منطقەکە سەختۆ خۆ سێری هەمویان کە هەمووی بەم شکڵەیە حتا هات دەوڵەتی بۆ سووریاشینی هێنا ینی داعشی هێنا ینی هاتووە کابرا کە ینی قائیدێکی داعشی بۆ کردوێتی بە ڕئیس جمهوری وڵاتەکە ینی لەسەر ئەم هینە کارەکە لەسەر ئەم ئیستقلالی کە خەڵقی حرەکەی سەوری و جەماهیری بکە و لە هەمان کاتە ئیستبدادی بێ و بتوانن کۆنتترۆلی وەزەکانکەن بەڵام هیچیان زامن نین بۆیە هەر شتێکیش لە ڕابطە بە ئێرانەوە ئەگەر ئێستا مەسەن بگاتە سڵحێکە بەسەری پەرستگاکە چەند ینی احتمال نیۆناچڵ بێ ئەوە لەگە وجودی خامنەئی و ئەو سیستمێکی ئێستا بە تەواوینەکان بەدەسە بەڵام ئەگەر تەغیراتێکی هین ڕووباوە احتمالە بۆ فتەیەکی معەن نوعی لە ئارامی بێتە ئارام بەڵام ئەمیکەی هەمووی هەشە ینی بڵێ وەکو چۆن بڵێ بناغەیە ینی لە هەر نقطەیەکە بێ احتمال لە تەحول کاتەوە بۆ نوعی لە سڵاع بە شکلی تێتشە نێ بە شکڵی بە شکڵێکی کەی ینی لەو لە دیقەتکردن لە وەزعەکە فاکتەرە بینین من هاوڕێم وایە دەشیان ئەوەیە کە ئەم معادلەی لە بینی ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و جمهوری ئیسلامی ئێران معادلەیەکی سەفریە ینی ناتوانن هەردووچیان پێکەوە لەم ناوچەیە بە هەمان قووەت و بە هەمان هێز و بۆ جۆرێکە ئێستا هەیە بەردەوام بن بێشێکیانە بە قازان جێویتریان لافچێک کە ئێستا معادلەکە بە جۆرێک لە جۆرەکان زۆر بەرجەستە و دیار ئەوەیە کە بە جمهوری ئیسلامی ئێرانەکە گوڵی کەوتوتە لێژی دۆخێکی دیاریکراوی شەڕی بەکارهێنا بەوەی کە پەلاماری وڵاتەکە دراوەوانەوە ئەوش نەتیجەیەکی منطقی و معلوم بوو بە جۆرە لە جۆرەکان یعنی منطقی بەو مانایی کە خەڵک کە پەلاماری ئەدرێوانەی خۆ ڕۆژەکە تۆ مەسەلەن تیارە قەسف دەکاتوانە خۆ ڕۆژە ناچی بۆ مزاهر و خۆ پیشاندانوانە وگرەگە خۆ پیشاندانێکی کرد بێ بۆ مافیشی تروانە ئەڕۆی تۆ بۆ ماوەڵی بەزەم لەم بۆمبابارانە نەکوژرم دواتر زاینبیرێکی لێکەینەوە لە کێشەکانی ترمان جارێ ژیان لە هەموو شتێک بزیندومانە و لە هەموو شتێک مهمتر و گرنگترە ئەمە ئەو دۆخەیەکە لەینا تامان شتێکی ژێ لێرە هاوڕێم وایەت ئەو ڕەفیق و هاوڕێیانەی کە باسی جەنگی جیهانی یەکەمەکەن و ئەوانە بیریانە چێتەوە کە ئەو دەم بە حەلا هینەکە بوو تارەیەکە بۆ ئەیتوانی مەسەلەن چی پیانۆمەترۆلۆزیان پێ و چیان پێ و لەسەری دایبەستیوانەوەکو دۆشکە تەقی پێ بکەیتەوەوانە ئەم چەکانێک کە ئەمڕۆ هەیە تۆ توانی 36 سعاتارە بفرێ لە ئەمریکا و ئێران قەسف کاتۆمانە نەبوو و ئەم شەڕی ئێستا هەیە شەڕێکە هەر ئەو لەحزەی دەست پێکات و ئەوانە لە ناو جەرگەی شارەکانە بۆ وێرانکاری دەست پێکا شەڕی جەبهەی نییە خەڵک لەسەر جەبهە شەڕکە بستێک لەم بگرێ و بستێک لەو بگرێ و شەڕانەی ئێستای دنیا بە جۆرێک بەم شێوازە ئاچێتە پێشەوە ئەوەی کە رووسیاییکا لە ئۆکرانیا ئۆکرانیایکا لە رووسیا مەسەلەن ئێران لە ئیسرائیلی کردو ئیسرائیل لە ئێرانی کردو یا و شەڕانێکە ئەبێتوانە بەشی زۆری لە هەر لە ئاسمانە حەسمە بێ ناگاتە سەر عرز مەبەستمەوەیە ئەم دۆخە نەیەتوانی ئەو شتە بێنێتە پێشەوە لە ئێرانەکە جوڵانەوەی شۆڕژێڕانە و ئەوانە بچێتە پێشەوە ڕێک پێچەوانەکەی ڕاز بوو و ئێستا دەستی جمهوری ئیسلامی ئێرانی کردوتەوە بۆ پەلامارێکی زۆر دڕندانە بۆ سەر خەڵک کە لە پەلامارە تەبعاً بۆ ماوەیە کە توانێت درێژەی پێبداتوانە بۆ محکەمکردنەوەی جوگەکانی خۆیانە بەڵام سەرنجام ئەم شەڕەوە ئەم کێشمە ئێستا هەیە بە بڕای من کۆتایی پێنایە و جمهوری ئیسلامی ئێران گوڵۆڵەی ڕوو لە لێژیە بەم معادلاتانی کە ئێستای بینم نازانمە گەر سین و رووسیا پشتە پاڵی و ئەوانەکەی تر شەڕەکە بێ بە شەڕێکی جیهانی ئەوان شتێکی کێ بەڵام تا ئێستا ئەوەی کە ئێستایی بینین ئەوەیە کە ئەم دەسەڵاتە ڕوو لە خوارەوە بووە بواری ئەوەشی پێ نادرێت کە جارێکی کە بتوانێت بۆ نمونە ئەو هەڕەشانەی کە ئەیکا بۆ بەرکارهێنان یا دروستکردنی چەکی ئەتۆمی یاخود تەنانەت پەرەپێدانی ساروخەکانی ئەمانە بیباتە پێشەوە ئەمە ڕێگەی لێ ژیراوە لەو لایترەوە بەڵام ئەلتەرناتیوێکە لەم بەینە خەریکە شکڵەگرێ ئەو خۆر هەڵاتی ناوەڕاستی تازەیە کە خەریکە شکڵەگرێ تەحالوفێکە لە بینی دەسەڵاتێکی
فاشستی دەوڵەتێکی کۆلۆنیالی وەکو ئیسرائیل یعنی ئیسرائیل بەبێ هاوڕە شەماڵ ببوورێ هاوڕە شەماڵ هینێک دەنگە کات مایکرۆفۆنەکە هینێکی خەشخەشەی تەسەورەکەم دەنگەکە بیسم خەشخەشەی فەرموو ئێستا باشە هەیە نازانم ئەو خەشخەشەیە هەیە نازانم من بەرحاڵ مەبەستمەوەیە کە هەستەکەی کە داهاتوەکەی ئەمە تەحالوفێکە لە بینی کۆنەپەرستنی دەوڵەتەکانی ناوچەکەیە سعودیە و ئیمارات و ئەوە لە سووریا وەکو خۆت باس کرد داعشەکان هاتوونە سەرکار و ئیسرائیلیش خۆی دەوڵەتێکی کۆلۆنیاڵی بەڵام ئێستا دەسەڵاتێکی فاشستی حکومێکە ینی تەرکیبەیەک لەمانەیە کە ئایندی خۆرهڵاتی ناوەڕاست دیارەکە کە بە بڕای من بە ڕووخانی جمهوری ئیسلامی ئێرانیش سەرکەوتنی ئەم بلوکە دۆخی خۆرهڵاتی ناوەڕاست زۆر کۆنەپەرستانە کۆنەپەرستی بە جارێک داژیرە بەسەریاوە لەو جێ لەو ناوچەیەکی ئاوایە زۆر بە زەحمەتەوە توانی داوای مافەسەرەتایەکانی ئینسانیش بکەیت تا بگا بەوەی کە خەبات بکەی بۆی کە شۆڕش بەرپا بکەیت توانێ مە بەستمەوەیە سەرنجامی ئەم ململانەیە کە هێشتا لە ئارایە ممکنە بە ئەو ئاراستەیە بشکێتەوە درستە تەمان ئەکید ینی جمهوری ئیسلامی زۆربەی خواردووە هەرچەندی بە نوعی کەش ئەوانەی کە مدافعن لێ و هەینە نەوان بە قوت بتوانی ئیسرائیل قسف کا و ینی خۆی گرت بە دوای هەموو شەڕ و فەرتەنەوە ئەوانەیە ینی ئەوەش هەیە ینیدا بەڵام وایە ینی زۆربەیەکی باشی خواردووە حقیقەتە بەرحاڵ من بڵێم باسەکەمان بەمە کۆتایی پێبێنین کە سیاسەتی بڵین سیاست و ئەرچی ڕوتی پرۆلیتاری کۆمونیست چییە لەم دۆخەیە ئەوە چییە کە ئەتوانێت سەرخەتەکانی ئەو سیاستە بێ لە دۆخی ئێستا بۆ ناوچەکە زۆر مهمەوە خۆی تەمان ئەم سیاستانەش ئەم قسانەی کەیکن ئەم تەحلیلانە ینی پێش جەنگەکە و دوای جەنگەکە و لە ئەسنای جەنگەکەشە هەمووی هەر ینی ئیسنتاجاتی عملی لەکرێەوە نیە ئێمە هەر بۆ تەحلیل و بۆ شیکردنەوەی گشتی قسە بکەینیانیەوە واقع ینی بۆ هەموو جهتێک وایە هەرەکەی بە شکڵێت بەنسبەت ئەمەی کە من ئەم ینی تەحلیلاتێکی مارکسیستی دروست لە بەرامبەر جەنگەکەیە و لە بەرامبەر ڕەوەندەکانە ئەمە نقطەی ئەساسیە بۆی کە بتوانانی تو سیاسەتێکی دروست تەڕەحکەی لە بەرامبەر ئەو ئەرکانەشی کاکەوتە سەر شارێت تۆ ناتوانانی مەسەن سیاسەتێکی نادروستت بێت تەحلیلێکی نادروست بۆ ئەم ئەوزاعە بتانی سیاسەتێکی دروست تەڕەحکەی ئللا مەگەر لە ئەسنای هینەکەیە ینی ئەوەش مشکلەیەەکە یعنی لە ئەسنای ڕوودانی ئەوزاعەکانە ینی بڵێن بتانی سیاسەتی بین تالا ڕەتی نەبێ بەمەوە ڕەتی نەبێ بەم تەقیمە گشتی ئەوانە بەڵام بۆ قەدەری کە پەیوەستن بێت کۆچکایسێ مۆزۆی ڕوخانی ڕژێم هاتوۆتە ئاەوە تۆ تەئیدی ڕخانی ڕژێمەکەی بەم حربیان نیە ئێمە لەگەڵ ئەم سیاستانی لەگەڵ سیاستی حربەکانیان ناڵی نە ئەم سیاستە سیاستێکی کۆنەپەرستانەی ئیمپریالیستی و هیچ ئەو تەجربەی کە لە عێراقا ڕوویاوە ئەوەی ئێران نیە سەدها ڕەنگە خراپتریش بێت ینی نازانی بەرەو ئاکامێکی کارەساتبان یێنێتە ئاراوەگەر بۆ شکڵی ئەوانیانێ بڕۆ تەمەنیانوێ ئێران تەقسیمکردنیانوێ ئەو شتانی کە لە عێراق ڕێ هەمووی ڕووبارەوێش بە زیاوە ئەمەی کە من ئەڵم وەکو سیاست و خەتی ئەسلیانی تۆ بێ ئەم سیاستێکی دروستی مارکسیستی بێ ئەمە یەک دوو ینی وەسانەوە بەرامبەر ئەم حربە ینی ئەنتی حرب دژە حرب ینی دژە جەنگ ئەبێ یەکێک بێ لە سیاستە هینەکانت سیاستە محوەریەکانت ئەم وەهموو شتانە نەمێنێ لە ناو ێسانە ئەمە یەکێکە کە مەسەن جا دەکاتەوە مهمەیەکی زۆر گەورەیە لەبەردەمدا چیت بۆ بکرێت لەم بەریدا دیکە بە دژی میلیتاریزم مۆزوعەکە حرب نییە لە عالەمە هاوڕێ شەماڵ ینی سم میلیتاریزم و عسکەرتاریەت و تەسەلح تۆ ئەبێ بەشێک بی لە جەبهەی جیهانی بە دژی ئەم تەسەلحی کە لە عالەماکە لە سا پێنجی میزانی وڵاتان لە دەوڵەتانی ناتۆ ئەبێ دابین بکرێت بۆ ینی بودجێ حربی باشە خۆی هاوڕێمەد ئەوە ببەخشە لە سا پێنجی میزانیە نییە لە سا پێنجی داهاتی گشتی ئەوەی کە پێڵن GDP کە ئێستا بۆ نمونە ئەو داهاتە ئەو لە 150کە بۆ شوێنێکی وەکو سوید سیرەکەین لە 120 میزانیەکەیە
ئەمڕۆ درست سوید لە 2.5 داهاتی گشتی یاخود GDP بەکارێنێ بۆ مەسایلی تەسلیح و ئەوانە ئەمە کردوێتی لە 10 میزانیەکە بەڵام تا 10 ساڵی تر سوید ئەبێ لە 120 میزانیەکەی بۆ مەسایلی ئاسکەری تەرخانکە لە هینی شەروایە لە بەریتانیا و لە پێما بێ لە ئەڵمانیا و لە بەعزێک وڵاتی تر ممکن هەتا زۆرتریش بێ لەوەی کە لە میزانە لە ینی دەرسەدی میزانیەکە بڵێ هەروایە وایە GDP ینی گرۆس دۆمەستیک پرۆداکت ینی هینی مەجمەلی ئینتاجی قومی ینی سا پێنجی ئەوە زۆر زۆرە وایە یان دەکو میزانی شتیوە ینی لە سا 20 ئەوانەیە سەوکوی سوید زۆر وازحە ئەمە ئەو لایەنە مەسەن بێت تۆ دژی ئەمە ینی ئەم لایەنانە بێ هەمووی بەشێک بگەیت دوو نقطەی هەرە ئەساسی تر لە تەحولاتی داهاتوە هاوڕێ ینی ئەوەیە کە ئەو خەتی ینی خەتی مارکسیزم و خەتێکە ینی فعلەن بە سەدەدی تەنزیمی شۆڕشی پرۆلیتاری و ینی شۆڕشی سۆشیالیستیە لەم وڵاتانە ئەمانەی کە هاو دەنگ و هاو خەتن و هاو نەزەرن ئەمانە لە یەکتر نزیک بنەوە و بتوان ینی چۆن بڵێ جەبهەیەکی ئینتەرناسیۆنالیستی دروست بێت چونکە هیچ شتێک لەم مەڵتیقەیە تازە ڕوو نایە ئەگەر بدەوێت تەغییراتی سەوری گەورە دروست ببێ ئەگەر تۆ جەبهەیەکی ئینتەرناسیۆنالیستی قەوید نەبێ من جەبهەی ئینتەرناسیۆنالیستی مەبەستمەوە نییە مەجموعەی ئەحزاب کۆ ببنەوە ینی مەجموعەی ئەحزاب کۆ ببنەوە بتوانن پلاتفۆرمە دەرکەن و شینە دەرکەن و تەقلیدێکی وەکو چۆن بڵێ کۆپی شتەکە بکەن نە ینی حرەکەی پرۆلیتاری لە مەڵتیقەی شەرقی ئەوسەتا ئەبێ هەر مارکسیستی هەر تیارێکی مارکسیستی کە بیەوە کاریگەری بەجێ بێڵێ ئەبێ بە دوای دۆزینەوەی ئەم ارتباطە طبقایەتیەوە بێت لە ئیتحادیەکانەوە بیگرێت لە حزابەکانیەوە بیگرێت لە مونەزەماتەکانیەوە بیگرێت لە ینی سیاساتێکە تەرحەکرێت لە نیقاشاتێک ئەکرێت یعنی ئەم نقاشاتانێک کە ئێستا ئێمە لێرەیەکەین ئەمانە هەمووی عناسری ئەوەن کە خەتێکی مارکسیستی سەوری ینی بەهێز نییە بتوان ئەو ئینتەرناسیۆنالیستی بتوانێت ینی هاوخەتێکی سیاسی دروستکە و عملی چنی بۆ بکرێ بیکە بە عمل ئەمە یەکەم نقطەی یەکەم طبعا لە تەحولاتی داهاتووە یعنی ئەکید ینی ئەمەی کە ئەڵم ینی ئێستا مەسەن ئەو شۆڕشی کە لە ئێران ژن ژیان ئازادیەوەی کە دایان ناو قسمت لە چەپەکان قسمێن لە مڵەسەماتەکان وای دانێ ئەمەی نهایەتی تاریخەتر ئەمە ینی ژن ژیان ئازادی تا هەدافی نییە بەڵام هەردنەوە ژن ژیان ئازادیە طبقاتی تایە طبقاتی اجتماعی تایە تیاراتی مختلفی تایە جهاتی کە هەر ئێستا پێشەوەی هیچ شتێ بوو بێت جارە جهاتی ناسیۆنالیستەکان و فیدرالیستەکان و حتا سەڵتەنە تەڵەبەکان و ئەوەی ناتەنیۆشاتە سەر خەت لەگەڵە یان ئێمانە هەمووی خەت تەرحەکەن بووی تۆ بێ ینی مهمەی هەرە ئەساسیەوەی خەتی مارکسیستی جاکەیتەوە ینی لەناو ئەم ببێ بە ئیجتیماعی لەناو ئەم حرەکەتە سیاسیە هەڵچوونە جەماوەریانەی کە ئەبێت تۆ بتوانێت ڕیزی پرۆلیتاریا و ینی ژنانی چەساوە و گەنجان و هەموو ئەو ئاتانی کە مەسلحەتیان هەیە لە تەغییری شۆڕژگێرانە و سۆسیالیستانە ئەمانە چون یەک خەی ئەمە عمودی فەقەری ئەم حرەکەیە بێ ئەمە گەر عمودی فەقەری ئەم حرەکەی بێ ئەنج وەختا توانێت بە ئیجتیماعی کرێتەوە ئەتوانێت 1001 پەلوپۆ بهاوێ بەڵام تۆ ئەگەر عمودە فەقەریەکەت نەبێ وەخەتە ئەساسیەکەت جێگیر نەکرد بێ ئەکید ینی تاراتی مختلفی تیا ئەیبن ینی ترجمەکانی زۆر وازحە لە هەموو شوێنەکە دیومانە من بەڕاستی هەموو جارەکە ئەڵێم بیرە لێکەمە ئەو ئینتیفاضەی 2019 ینی ئەو هێزە چینایەتێ ئەگەر یەکگرتوو وایە عمودێکی فەقەری هەبووە تەحولێکی زۆر گەورە لە عێراق ڕوویە نەبوو ینی نە ئێمە توانیمان نەفریا کەوتین نە ینی هین نەبوو ینی مەتریالایز نەبوو جا ئەوە بۆ ئەحداسی داهاتوی عێراق مەطرحە بۆ ئەحداسی داهاتوی ئێران مەطرحە کە یانەوەی یەکێکە لە ئیشارە ئەساسیەکان ئەوانی کەی مەهاماتی ئەوەی کە تەمەنۆک و کۆمەنیست و حرەکاتی مارکسیستی لەم ناوچەیە ئەبێت لەگەڵ هەموو ینی ئەوزاعەکانی طبقی کارگر و خەڵکات هەم بۆ ئیسلاحاتێکە داوای نزاناتی ڕۆژانیان هەم مۆزۆی کارەساتێکە لە ڕێکی حەلبەوەیەت هەم مەشاکلێکی واقعی کە دەرگیرێ بن ئەمانە ئەبێ مەسەن بەرنامە و خطە هەبێ بۆی و مداخەلە بکرێتایە
بەرحاڵ بەڵام ئێمە کە زیاتر مۆزوعەکەمان مەسائلی سیاسی ئەوانە تەفاسیلن ئەتوانێت لە دوایە بکرێت بە نقاتی نقطەی ئەساسی و هەرە جەوهەری ئەوەیە خەتی مارکسیستی ئەبێ جارێکی کە ئەحیا بکرێتەوە خەتی پرۆلیتاری شۆڕژگەرانە و سۆشیالیستی لەم مەنتیقەیە حیا بکرێتەوە ئەمە نیرویەکی کۆمەڵایەتی عەزیم هەیە کە ئەتوانێت نییە بە سرعەت تەحولیکا بۆ هێزێکی ئیجتیماعی گەورە و مؤثر و تەحولاتەکانیش ئەمەمە پێڵێ من تەسەورەکەم ینی هیچ شتێک هین نییە ینی هیچ شتێک ناتوانین ئێماکەین ئیسە مەسەن لەسەر ئەم مۆزۆی حەلبە کە قساناکەین چەند ئەیهێنین ئەملای دێ بین ئەولای دێ ئەمان لە هەمووی بەشێکە لەو خەباتە بەشێکە لەو خەباتە کە بتوانێ یعنی گەڵاڵەی سیاستێکی مارکسیستی دروست لە بەرامبەر ئەحداسەکانە بکرێت چکە من بۆکو پێشتر وتم ئەگەر ئەم سیاسەتی کە ئێستا تەرحێکە هەر سیاستەیە بەیانی لە ئەحداسی داهاتوە بەڕۆ ڕوو دەبێتەوە بە ئیتیجایەکی کە ئەی باوەختا دێشت تێناگا هەر گوێشی لێ ناگرێت تۆ بە هەر لێسۆ تۆ جەبهەی خۆتی جا کردوێتەوە جەبهەیەکی ئینتەرناسیۆنالیستی و طبعا ئەحداسی منطقی شەرقی ئەوسەتیش ئیسپاتی کرد لە شۆڕشی 2011 لە یانەوەی میسر و تونسوانە ئەحداسەکان هینن ئەحداسەکان منطقەیین ناوچەین یعنی ئەگەر ئەو خاڵە زۆر مهمە ئەو خاڵە زۆر مهمە کە ئێمە زین چۆنە بۆدێکی زۆرتر بۆدێکی چۆن پێڵێ ئەوە نیا و چەپەی کۆنی ئەم ناوچەیە زۆرتر لەو قاوغا ئەوەی کە پێوتێ قاوغی وڵاتی یاخود نیشتیمانی ئەوانی خۆیان غەرق بووە پێی وایە هەر وڵاتە بێ کێشەکانی خۆی لەگەڵ دەوڵەتەکەی خۆیان چارەسەرکەوەبانە لە حاڵێکە هێزەکانی تر ئاوا ناکەن ینی هیچ تقریبان هیچ هێزێکی مؤثیر و کاریگەر نییە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کە کارێکی بە جۆرێک بڵێن فەرا یاخود سەر و دەوڵەتی و سەر و وڵاتی نەکا بە ناسیۆنالیزمی عەرەبەوە بە ناسیۆنالیزمی کوردەوە بە ئیسلامی سیاسیەوە بە تەنانەت تەیاراتە جۆر بە جۆرەکانی ئیسلامی سیاسی بە شیعەکەیەوە بە سونیەکەیەوە وە بەو تەیاراتانەی مەسەلەن لە خەلیجاکە ئەیانەیە ئەوانیش مۆدێلێک بێنوانە هەمویان بڵێن سەر و کیشوەری سەر و دەوڵەتی یا وڵاتی کارەکەن و ئەوانە بە شوێن دۆستەکان و هاوکار و هاوپشتی خوانە لە ناوچەکەی ئەگەڕێنەوانە بەستەنها بە جۆرێک ئەوەی کە پێوترێت چەپ بە ڕادیکاڵەکەیەوە بە غیرە ڕادیکاڵەکەیەوە بە غیر ڕادیکاڵەکەیەوە کە هیچ ڕادیکاڵەکەشی بە جۆرێک وهایە کە کەمتر ئاوەڕ لەم جۆرە هاوکاری و هاو بڵێن ئاهانگی ئەداتەوە ئەمە کە مەسلەیەکە بێ لە بەرچاو بژیرێت کە بە بڕای مێمەسە وەختێتی ئینسان فکر بکاتەوە سەم بۆچی لە ئاستی خۆرەڵاتی ناوەڕاستە ئەوانەی کە عەرەب زمانن لە ئێران لە تورکیا لە کوردستان بۆ ناکرێەوە هاوبەندیشی ناوچەیی پێک بێت لەسەر مەجموعەیە پرینسیپی دیاریکرا و بە ئاراستەی بەرنامەیەشی دیاریکرا و بۆ ئاڵوگۆڕێکی ڕیشەیی لەم ناوچەیە کار بکەن و دووبارە ئاڵوگۆڕی ڕیشەیش بەڕاستی بە بێ ماناکردنەوە و دیاریکردن و تەدقیقکردنی کە ئەمەی کە ئێمە باسێکن شۆڕشێکە بۆ لە گۆڕانی سەرمایهداری و هێنانەدی سۆشیالیزم ناتوانێت شتێکی تر بێ ینی باسکردن لەسەرەوەی دەستکەوتەکان بپارێزین و هاژن ئازادتر بێت و ومانە هەمووشتی باشن هەمووشتی چاکن دیموکراتێت بەدی بێ ئەوانە بەڵام هەموو ئەمانە بەبێ ئەوەی هێزیی دیاری کراو کە بۆ گاڵوگۆڕێکی ڕیشەی لە کۆمەلگایە خەباتەکات و ئەوانە بەبێ پێچووپەناو بەبێ ئەملا ئەولا قسە لەسەر شۆڕشی کارگەی سۆشیالیستی بکا بە ناچێتە پێشەوە لە ئاستی دنیای وایە و لە ئاستی ناوچەکە شاوایە وڵات نییە ئەمڕۆ لە دنیاە سەرمایهداری نەبێ وڵات نییە لە ناوچەی ئێمە یا وڵاتێکی بێ غەیری سەرمایهداری بێ و کۆمەلگاش کە سەرمایهداری بوو شۆڕشتایە بێ بەرە و ئاڵوگۆڕپێدان بە سەرمایهداری هەڵگێڕانەیە سیستەمە بێ شتێکی تر مانای نییە ئەمە لایەنیشێتی لایەنێکی کەش ئەوەیە کە بەڕاستی قسەکردن لەسەر بۆنی نێودەوڵەتیش گرنگە ئەو باسی کە تۆ کردە شەڕ لەگەڵ میلیتاریزم مەسەلێکی زۆر زۆر مهمە و شتێکی سەرتاسەری و دنیاییە و ئینسانە بێ هەوڵباد لەم دۆخێکی ئێستا لە خۆرهەڵاتی ناوەڕاستا پێکهاتووە مەسەلەن هەموو ئەنزارەکان لەسەر ئێران و عێراقن ئینسان ئەتوانێت قسەی خۆی لە ئاسێکی نێودەوڵەتیا بکاوە لە ئاسێکی سەرتاسەری و ئینتەرناسیۆنالیا بکە هەوڵ بە پەیامەی کە هەیەی لە ناوچەیە بە دنیا بگا کە ئەمە ڕێگای چارەسەرکردنی ئەم شێشانێ بە بڕای من ئەمانە ئەتوانێت سەرخەتی ئەو سیاستانە بێ کە ئەتوانێت ئەمڕۆ وەڵام دەرەوەی ئەم دۆخە بێت مەبەستەوە نییە کە ئەتوانێت ئاڵوگۆڕی ڕیشەی خێرا دروستکات و هەموو ئەو هەوڵانە پەک بخاکە دنیا بەرە و ئاراستەی فەنابوون ئەبات و ئەوانە دەم و دەستپەچی بخا بەڵام
ئەگەر مەسیرێکی دوور و درێژە بێ هەنگاوی یەکەمی بۆ هەڵگری بە بڕای من هەنگاوە یەکەمە ئەمڕۆ بەلوەرەکردن و فۆرمۆڵەکردنەوەی دروستی ئەم سیاستەوە ڕاگەیاندنی ئەم سیاستەی لە ئاستێکی بەربڵاوی هەم ناوچەی هەم جیهانیە هاڵە شەماڵیەک ئیسلاپی کە یان یەکش زۆر ئەگەمەجانەکە یەکش زۆر گرنگە ینی تەمینی سربەخۆیی سیاسی و فکری و ڕێکخراوەیی پرۆلیتاریا لەم ئەحداسانە ینی خۆی لە واقع لەگەڵ تەحولاتەکانە خۆی سڕاعەکە بە جدی دەست پێەکان ئیسم بۆ نمونەگەر ئیسلاتی باسی ڕوخانی ڕژێمی ئێرانکەی و تەحولاتێکە لە ئێرانەوەبا لەوێ خۆی سڕاع بهینەکە بە کامیلی ئەبعادیەوەیەتە ئاراوە اینجا تۆ خۆت ئامادەی بۆ نەکردبەوە ئەبێ بە یانەکەویتە لاوە ئەمە یەک دووش نییە مەجموعە ئەفکار هەیە لە ناو چەپە لەگەڵ ئەم تەحولاتانەی ئەو ڕۆژەش ینی لەگەڵ هاوڕێ ئەسد نۆدیانەوە بزان باسم کرد یعنی لەگەڵ تەحولاتان دنیا زۆر ئستقطاب بۆتەوە زۆر جەمسەرگیری بووە یعنی تۆ ناکرێ مەسەلەن چەپێکە مەسەلەن لامباندیە بەرامبەر ڕێخستن بەرامبەر ڕێکخراو بوون ئاسان دژی ڕێکخراو بوون مەسەلەن ئەفکاری لیبرالی لە دژی کۆمەنیزم کە هەر دەست بیتە تەنزیم یەکسەر وازان ئەخۆمە بە ئەچیتۆ سەر عادی سالینێت و ئەمش ئەمە بێ هەمووی ڕاماڵێ حرەکەتێکی ئیجتماعی واسعی منەظەمی آخر دەرەجە مسلح بە تیۆری مارکسیزم آخر دەرەجە مسلح بە ڕۆیای طبقایەتی بە دیفاع لە حرەکەی سربەخۆی سیاسی و تەنظیمی و فکری طبقەی کارگەر و ینی هەموو چاوساوەکان ئەمە ئەیگرێ ئەوانیکەی هەمووی کەوتەوە گیرفان و ئاوێکە چێتە ئاشی بۆرجوازیەوە من ئەوە بیانی حەزەکەم زۆر سەری حوازە بڵێن مهمترین و جەوهەریترین مەسئلە ئەمەیە ینی ئایا ئەچیتە بای ئەم تەحەدایە یان نە ینی تەنظیم دروزەکەی تەنظیمێکی پرۆلیتاری ئیجتیماعی یا سیاستی مارکسیستیەکەی بە پەرچەمی جارێکی کە ڕایی سەوریەت بەرزەکەیتەوە لە قەلبی ئەحداسی ئەمڕۆ جارێکە ڕایەی دژە سیستم دژە سەرمایەداری بوون کە ئەمە هەموو بەڵاو کارە ساتەکان لێرە هاتووە ئەتوانی بێ بە حرەکەتێکی پرۆلیتاری و جەماوە قوبوڵیکە ئەمانە مەسایلێکی زۆر جدین ینی حتا بەشێک لە چەپ بەشێکی زۆر لە لیبرالەکان لە مستەقفین ینی مەشغوڵ ینی حرەکەی پرۆلیتاری و حرەکەی سەوریان مەشغوڵ کردو بە مەسائلێک و ئەسڵ ڕەبتی نییە بەم تەحەدا تاریخیەوە بەعکسەوە عایخێکی زۆر گۆرەشە لە بەردەمیان ئەبێ مانە هەمووی ڕاماڵێ من ئەوە یەکێکە لەو مهمانە لە زمانی ئیزافی ئەوەی کە وتمان ینی سەرخەتی مەهامەکان چین ئەوەش یەکێکێتی سپاس دەستخۆش هەنێک کۆمنت هاتووە هاوڕێ مۆیەت تەبعاً هاوڕانێکی زۆر بینەرمانن دەستیان خۆش بە سوپاسیانەکەین بۆ پشتیوانیان ئەگە بشکرە لای خۆیانەوە لینکێن بەرنامێ بڵاو بکەنەوە دووبارە جێگای سپاسی زۆرترە نەشتان کردو تا ئێستەیەکی تێناچێت کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب کەن و بە دەست و ئاشنانی بناسێنن کەناڵێکە بۆ ئەم جۆرە دیالۆگانەوە بۆ سەکۆیەکە بۆ هەموو بیر و بۆچوونێکە سۆشیالیست و کۆمونیزم بێ هەتا نزیک بێ لە چەپەوە بەرحاڵ هاوڕێیان لاوەر منزیر و عەبدوڵڵا ساڵح و هەژێرنینە حەمەدی میرزا سەلاح بابان بابەت سەلاح بەڵێ بەختیار عەبدوڕەحمان ڕزگار عوسمان بەهرە بەهار و هەروە عوسمان ئەحمەدمان لەگەڵا بوون جەمال کۆشور زۆر سپاسیانەکەین سڵاویان ناردووە هەندێکیان دەستخۆشانە و کۆمنتیشان نووسەوە لە ڕزگار عوسمانەوە دەست پێ بکەم کە مێدوارم مابێ لێرە ئەڵێ دەستان خۆش ئەتوانم بە ڕوونی بڵێ نەگەرەمە جەنگی دوو دەوڵەتی سەرمایه‌داری دوو جەمسەر نییە چییە جەنگی ئیمپریالیزم و پرۆلیتاریای ئێرانە ینی دیارە پرسیارەکەی بە جۆرێک ئاعتیرازیە یا جەنگی ئیمپریالیزم و پرۆلیتاریای ئێرانە ینی بەسێکە ئەگەر جەنگی دوو دەوڵەتی سەرمایه‌داری نییە خۆ جەنگی بینی ئیمپریالیزم نییە لە دژی پرۆلیتاریای ئێرانی من تێگەشت لە پرسیارەکەی باش دەست من جواب بەمەوە بەڵێ فەرموو تەمان ڕێز و سڵاو هەیە بۆ هەموو ئەو بەشدار بۆ عەزیزانە و ڕێز و سڵاو بۆ هاوڕێ ڕزگاریش دەستی خۆش بە بۆ کۆمنتەکەی
يعني ئێمەوەمان توخوا ینی بەحسەکەەوە نییە کە ئەمە دەوڵەتی سەرمایهداری نییە و شەڕ نییە لە بینی دوو دەوڵەتی سەرمایهداریان باسەکەمان ئەو مەسەلەیە نییە خەتاوە تیشمانیان وەکو تیرۆریسە دوتیان تیرۆریسن دوو دەوڵەتی تیرۆریسی دوو قوتب و ئەمانە بەڵام باسەکەمان لەسەر ئەوەیە کە ئەم حربە حربێکی ئیمپریالیستیە یعنی سیاساتێکی ئیمپریالیستی بە دوایەتی و لە آخر لە دواشی کردنەوە فعلا ینی لە سیاستی ئیمپریالیستە مۆزۆعی تحتیمکردنی تاقی شۆڕژگەرانی پرۆلیتاریا بەشێکە لە مەنهەجەکە مستحیلە ئللا ئەبێ ئەو ینی کە شەڕی ژەکە لەگەڵ ئەم ئەنزیمانێکە لە مەڵتیقیان هەر بۆ شکلی کە ئەو ئەزمموی کە لە عێراقا بووە یعنی ئێنێ شەڕ لەگەڵ نظامێکی سەرکوتکەری برجوازی وەکو سەدام و دەسەڵاتەکەی ئاکات لە دوای شانەیە یعنی حساری اقتصادیەکە لە دوایە تاقی سەوری پرۆلیتاریا تەختیمەکە ئەمانە هەمووی نیە دەستکەوت هینن ینی لە تایجی ئەوان یعنی ئێمە ئەڵێن شەڕی دەوڵەتێکی ئیمپریالیستیە بۆ تحقیقی ئەهدافی تەوەسعی خۆی ئەو شتەکانمان زۆر وازعە ئەمەش طبعاەوە گرتەوە کە خۆی لە تحلیل لەخیرا بە دژی پرۆلیتاریا ئێرانیشە طبعا بەرحاڵ ئەم هەڵبساردنی ئومێدە کە بۆتە وەهمێک لە فەزای سیاسی ناوچەکەدا بە تایبەتی ئێران و جێگایشی بۆ خۆی کردوتەوە مە هاوڕێ عەبدوڵڵا ساڵحە ئەوە هێزە بۆژوازەکان دەیانەوێت لە زەینی جەماوەردا بیچەسپێنن بەشێکی دەگەڕێتەوە بۆ لاوازی پەرتەوازەی چەپ و کۆمیستەکان وەک حەقەتێک با ئەوەش باز بکرێت ئەنی مەبەستەوەیە کە ئەگەر فرسەت کراوەتەوە بۆ هێزە بۆژوازەکان کە ئەم تێڕوانینە سەپێنن یاخۆ بیچەسپێنن بەشیشی بۆ لاوازی کۆمیستەکان و چەپەکانە گەڕێتەوە کە بیچەسپێن و بڵاوی بکەنەوە ینی ئەوەی کە ئەم تێڕوانینە کە گوایە ئەم لەم فەزایە ئەم شەڕا بێتە هۆی ئەوەی کە ڕژێن بڕوخیەوەمە بە وەزعێکی باشتر بگەین و ئەمانە بەشێکی بۆ ئەوەیە کە چەپ و کۆمیستەکان لاواز و بێتوانان و یەکگرتوونین یاخود بڵین جێگا و شوێنیان لە ناون جوڵانەوەی ئێستا لەم ناوچانەیان نییە دەستخۆش سڵاو ڕێزم بۆ هاوڕێ عەبدوڵڵا زۆر دروستە خۆی وایە ینی ئەگەر ئیسە مەسەلەن ئەم هینە ینی حرەکەی کۆمەنیستی ئیجتیماعی بووە بەمانایە وەمە بکارانی کە ئێستا تەرحەکرێت ئەم هەڵدۆستانی کە عەلەقەل ئێمە ئیسە تەرحەکەین بە کۆمەڵایەتی بووە خەڵگاگاه بووە بێ ئەلبەتەوە زۆر بە جێگەی نەبووە بە بەسیتیش بڵاو نابووە بەڵام لەگەڵ ئەوە کە ئەمە ئەم حەقەتە هەیە بەڵام ئەوانە خۆیان تاراتی برجوازین یعنی تاراتێکی معەنە ئەم ڕەوتانە خۆیان ینی سیاستێکیانەیە هاو مەسلحەتیان هەیە لەگەڵ ئەو تەفسیرانە لەگەڵ ئەو تەرحانەیە و لە ڕێگەیەوە بەرژەوەندێکی سیاسی چینایەتی خۆیانە بن بڕێەوە ئەجا چەپ زەعیب بیان زەعیب نەبێ ئەو هەر ئەواکە بەڵام ئەوەی کە چەنە کاریگەریان هەیە لە ناو کۆمەلگا وایە ئەوسوری ئەگەر مەسن وا وایە ئەمە وەکو چۆنڵێ ئەمە ینی شەرمەزاری بواە کە تۆ سیاستێکی وا تەرحکەی وەختە جێگەی نابووە ینی هەمووی ئاگاهەیەکی طبقایەتی واسع ینی بەرپناوان هەبووە بەرامبەری ینی چەپ بەقوت بە کۆمیسەکان بەقوت ڕاست لە منیش پێم وایە بەڵام پەرتەوازەی چەپ یاخودە و بەشبەشی کە چەپ و کۆمیسەکانی تیان ئێستا خود بەدەستیەوە ناڵێنن سەرنجام ئەگەر پێویستکە بە یەکگرتووی و ڕێکخراوبوونی ئەم چەپ و کۆمونیستانەوە بەهێزبوونیان بگۆڕدرێ هەر لەسەر بنەمای سیاسەتێک دژی ئەوەی کە ئێستا تەبلیغی بۆ کرێوە ناتوانێت بچێتە پێشەوە ینی بەرەنگاربوونەوەی ئەم سیاسەتە کۆنەپەرستانێ بەرەنگاربوونەوەی ئەم تێڕوانین و دیدە ناواقعیانەش تەنانەت سەبارەت بە ئاڵوگۆڕ ڕووداوەکان هەوێنی هەر یەکگرتنێکە خۆ ئینسان ڕاستا بێ چەپ و کۆمونیستەکانی ڕێکخراو یەکگرتوو بەڵام لەسەر کام سیاست لە بە کام ئاراستەیە نەگەرەوەی کە هەمویان کۆ ببنەوە لە ئیتلافاتێکە کە ئەوەنە مراعاتی یە بکەن سەرنجام هەر قسە و باسیەکەیکەنەوەوانە بێ ڤیتامین بێتە دەرەوە هیچ معنایەک نەبەخشێوانە بێ خەتە پرۆلیتاریە سۆشیالیستەکەی وازح و ئاشکراوێەوە بە دەوری ئەو خەتەیە ئەم بڵین ڕیزبەندی و ڕیز بڵین یەک گرتوویە دروست ببێ هاوڕێ عوسمانیش پرسیارێکی کردووە کاڵێ دەستخۆش هاوڕێیانویش کۆمنتێکە هاوڕێ عوسمان ئەحمەدڵێ بە بڕوای ئێوە ئەم فەزای جەنگ و لەم فەزای جەنگ و کاولکاریەدا فەزای هەستانەوەی بزوتنەوەی جەماوەری
بۆ لە گۆڕانی جمهوری ئیسلامی چۆن وەکەی ئیمکانی هەیە کە ئەمەیان لایەنێکی گرنگە بۆ ئێمە. من جواب بەمەوەیان تۆ جوابیت. بەڵێ فەرموو. یعنی ئەوەی کە بڵێن هەستانەوەی بسوودنەوەی جەماوەری بۆ ئەو گۆڕینی جمهوری ئیسلامی چۆن وەکەی ئیمکانی هەیە ئەڵێ لەم دۆخەیەکەی ئەمە ئیمکانیە بێتوانە لا طبعا ئەمە هینە ینی ئێمە باسمان کردووە لەگەڵ جنگ و لەگەڵ ئەو فەزایی کە دروستێکەوە زۆرفێکی زۆر نالەبارە خۆقێنە بۆ خەڵک جەماوەر خەریکی ئەوەیە ڕزاعی خۆی و ئەمنێتی خۆی تحقیقاوە ئەمانە ینی بەڵام ئەوە معنایەوە نییە ئەمە هەروامێنێتەوە خۆی وەکو خۆشمە ینی هاوڕە شەماڵی شانتی پێە ینی خۆی هین ینی ڕژێمەکە نێزەڵبەیەکی خواردووەوە ئەو هینەی ئەو قدرەت و ئیمکانەتی ڕقمەوەی کە سەکەوتۆتە سەرکوت و قەتڵ عام ینی گرتن و بڕین بەڵام لە هەمان کاتە ینی لەگەڵ فەزایەکە ئەو حرەکەتەی کە حرەکەتی ئەتراسی کە لە ئێرانە ینی زۆر بوو زۆر بەرین و بەرپراوان بوو ئەوانە بەنەوە ئەکیکە جارێکە خۆی کۆکاتەوەیەتەوە دەرێ بەڵام لە تا ئەگەر جەنگەکە هەبێ و حتا حاڵەتی انتقالی ئەم جەنگە مەسەن احتمالاتی ڕوودانەوەی تری هەبێتەوەنەوە زیاتر سایی لەسەر ئەو حرەکەتەشدانێ و بەعکسەوەی باتە دووە ڕێی من نازانم ینی بەڵام لە هەمان کاتیشە ینی وەساکەت پڕە لە ناکۆکیش ینی عمومەن وایە ینی تەسەورەکەم فەزای ئەوەی کە حرەکەیکی جەماوەری سەوری لە ئەوزای حربەکە دروست بێ کەمتر متەوەقعیانی ئللا ئەگەر تەغییراتێکی زۆر جدی ڕووبا مەسەنەن ڕژێم زۆر زەوزەعی بێت ینی چوزانم حرکاتێک ینی لەپڕ لە نقطەیەکە منتیقەیەکی لە دەست بە ئەو شتانە ئەوە بەحسێکی ترن بەڵام بەعام زۆروفی جەنگ ئەیباتە دواوە نەک بە قوتیکە بەڵام شەتیش نێ زۆر بقانە ماوەی کە ڕەنگە ئەترازاتانە دەست پێ بکاتەوە منیش هەروازانم باوڕێم وایە گوژمێکی خواردۆتەوە جمهوری ئیسلامی لە نەتیجەی ئەم زەربەیە کە خواردی کە بە جۆرە لە جۆرەکان مەزلومیەت نیشاندان و ئەوەی کە کەوتۆتە بەرپەلامار و ئەوانە فرسەتیشی پێداوە کە جۆرێک هێست کۆ کاتەوە لەم کەینوبەینە پەلاماری خەڵکانی نەیار وە خەڵکانێک کە ناڕازین لە ڕژێمەکە یا خەڵکانێک هەرکە کەونە بەردەست ئێستا لە نسیان لەوانەی کە وایە وەک مۆسادی ئەدام کراونەوەوانە و لە هەموو ئەلامەکانە باس کرا نەمڕۆ ڤیددیوەکم بینی یەکیشان کەسێک لە خزمەکانی لە قەڵازیەوەڵێ ئەسان هەر عێراقیە ماوەی 2 ساڵ و نیو قەرزی لای خەڵک بۆ چۆتەوێت تۆمەتیان بۆ دروست کردووە محکەمە شتیش بەراعەتی پێداوە ئەوانە و لە محکمەی تەمیزا بوو قەراروا بۆ محکمە بکرێتەوە لە پڕاوتیانە بابچین ئەعدامی کەین و ئەوانە وەکو نیشاندانی هێز و گوایە مۆسادێکیان گرتووە کە هیچ ڕەبتی بە ئەمانەوە نەبوو بار حاڵ گوژمێکی خواردۆتەوە جمهوری ئیسلامی لەوە بەڵام ئەمە زۆر خێرا کۆتایی پێ ئەم کۆتایی پێ هاتنەشی بەشێکی بەهۆی تووڕێی و ناڕزایی جەماوەر و قوبوڵ نەکردنی و دۆخەوەکە هەیە بەشی تری بەهۆی ئەستیکاکات و گرموکێشەی ناوخۆی ڕژێمە کە ئەمانە ڕاستە چەپ و ڕاست و کە جاران پیانە و چەپ و ڕاز یاخود محافزەکار و ڕیفۆرم خواز و ئەوانە نەماون بەڵام بەشێک لە ئۆلیگارکەکانی ئێران ئەیانەوێ مەبەستیانە کە لەگەڵ بازاری سەرمایه‌داری دنیای تێکەڵ بن ئەوان ئەیڵێن و ئەیڵێنەوە کە ئەم پەیوەندیانەمان لەگەڵ چینە و لەگەڵ چین و ئەوانەیە ڕێگەی بۆ نەکردوینەوە بوویکەوە لەگەڵ سەرمایه‌داری دنیای تێکەڵبین و خەریکی کار و کەسابەتی خۆمان بین و ئەمانە ئەم ڕێگایە بکەنەوە بە ئەم تێکەڵیە دروست ببێ ئەمانە بەشێک لە ناو ڕیزەکانی ڕژێمە تەرەفێکی تریشن و ئەوانە کە مەسائلی ئایدۆلۆژی و عقایدی و ئەوانە بەشێکی و بەشێکی تریژەوە کە ئومێدیان لەسەر رووسیا و چین هەڵچنیوە کێشەیەک و استکاکێک لە بین ئەمانەیە هەیە کامەش فەزاکاتەوە بۆی کەوا دۆخی ئێران ئاڵگۆڕی زۆر بەسەراوی ینی من وازانم کە ئەم فترە موقەتەی چەند هەفتەیە ئەگەر ئەم دۆخەی ئێستا هەیە بەردەوام بێ ئەگەر زەربەی تر لە جمهوری ئیسلامی ئێران نەدرێ ئەگەر مغامرەی تر نەکرێ ئەگەر بە فیتی ئیسرائیل و ئەمریکاوانە مجاهدین لەلایەک و چوزانم هەندێک فیدرالیستوەوانە لە کوردستان و لەلایەکی ترەوە لە بەلوشستانەوە لە هەوازەوە دەست پێ نەکەن بەم جۆرە کارە بڵین تێک دەرانێ لە ناو کۆمەڵگەی ئێران و ئەوانەیە ممکنە دۆخەکە زۆر سەریع بە
ئاراستەیەشی باشترا بگۆڕێەوەم جوڵانەوەی کە ئێستا کەمێک سز بۆتەوە بێتە دەرەوە دووبارە. هەنێک کۆمنتی تریش هاتووە دلێر کازم کۆمنتێکی نووسی بەڕاستی من هەوڵمدا تێ بگەم بەڵام نازانم ئەم جەنگە جەنگی بازاڕە ئەمریکا بەرەی ئەمریکا ئەیکات هەر ئەوەیە نایەنەوێت کەس خێر و بازاری بە ڕۆژهەڵا بفرۆشێ پێیان سۆڤێت چین ئەمریکای لاتین چاری بەرەی ئەمریکایان نەکرد لەسەر ئەو بازاڕە جەنگە لەسەرەوەی مرۆڤ هەیە بەس بە شێوەی جۆرا و جۆر ینی بەسەرەوەی کەم شەڕی بازاڕە لە بینی ئەو ئەختابانەیە من وای تێگەم ئەم جۆرە حکومەتانە هەر لە ناوەشێت بە هەر شێوەیەک بێت مۆدێلی نەوە بەرحاڵ ئەمە ڕای کاگلێرە لەسەر ئیسلامێرە بەڵێ بەرحاڵ شەڕی دە بازاری شەڕاستەکە شەڕی بازاری شەخۆی بەرحاڵ هاوڕێ مۆیەدێمە تقریبان گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان وەمەندانا بوو سعاتێک و زۆر سعات و نیوەک بێمەوە 11 دقەش لە وەختەکەی خۆمان لامانداوە بەڵام باسەکان ئەیهێنا دەست خۆش بێت و ماندوو نەبی بەرحاڵ بۆ کۆتایی بەرنامەکەم پێ خۆشە بە تێبینێک یاخود بە قسەیە کە نەکراوێ بتانوێ بڵێن بۆ تەواو بێ فەرموو. زۆر زۆر سپاس شەماڵگە من تقریبان هیچم نەما قسەکان کران ینی بەس بەعام ینی بەڕاستی هەر تاکید کەمەوە لەسەر نقطەیە ئەم مەسایلانە و مناقەشە لەسەریان و تۆزیحکردنیان ینی یانیۆکو چۆم پەیوەندی ڕاستەوخۆی ئەمەلی هەیە و سیاسەتی ئەمەلی لێ هینەکرێت ینی لێ ئسنتاجەکەێت لەبەر ئەوە یان بێ بۆ پەڕی وەکو چۆن بڵێ سنگ فراوانیەوە بۆ پڕی جدیەتەوە بچینە پای ئەم لەو عەجەدەل و قسە و بەحسانە و ئەم ینی بەرنامەی تۆش ینی بەشدارێکی دیاریکراو بوو لەم بوارەدا و هیوادارم بەردەوام بێت و سەرکەوتوبی و دەسەکانیشی خۆش بێت و ڕێز و سڵاویشم بۆ هەموو بەشدار بووان و بینەران دەستخۆش. زۆر سپاس بۆ تۆ ژاوڕێمەوەیەت بەرحاڵ منیش دەستخۆشان لە تۆوە کە ماندوو نەبی باسی باش کرا و قسە باسی جۆراوجۆر لەم بابەتانەوە تەرەحکرا بەرحاڵ ئەمە با بڵین نەزەراتێک بوو کە ئێمە گۆڕیمان و دیالۆگی کێمە کردمان چینە لایەنی جۆر بە جۆری هەبێ کە جێگای سەرنج و کۆمنتی هاوڕێیانێکی تریش بێ کە دواتر یاخود ئێستا یا دواتر بینەری و بیستەریان بەرنمەیە بن بەرحاڵ هەر جۆرە کۆمنتێک و سەرنجێک لەو بابەتانەوە لە چوارچوێ ئەم گفت و گۆ دیالۆگەیە پێشوازی لەکەین بەو مێدەوەی کە بتوانین بەرنامەی تر و باسی تریش سەبارەت بەم بارودۆخە زۆر گرنگ و چارەنووسازەکان ڕۆ لە خۆڕاواتی ناوەڕاستەکەوتوتەوە کە هەمومان لە عێراق و لە ناوچەکەیە پێی کاریگەری لێوەرەگرین بەرنامەی تریش لەم بابەتانەوە بکەم پێشنیاریشمەوەی هاوڕێمەیە دەگەر بکرێمە بەرنامەی عەرەبیش و بەرنامەی ئینگلیزیش لەم بابەتانەوە ئەنجام بدەین چونکەم باسایی هێنێ ئێمە بە زمانی جۆر بەجۆ قسەی لەسەر بکەین و هەروەها لە کاریگەریەکانیشی لەسەر عێراق و کوردستانی خۆمان کە لەم بەرنامەیە ڕاستی فریان نەکوتین هیچی لەسەر بڵێ کە مەسلەیە مەسلەیەکی گرنگیشە بۆ ئەم بابەتەش ئەگەر بکرێ مێدەوارم خەولی ئەو بدێ کە بەرنامەی پێکەوە بکەین سەبارەت بەمانە و لەم بابەتانەوە دیالۆژی ترەنجام من حاضرم دەستەکانە خۆش بە ئامادە مەجوختێن پێشنیارێک دەبێت زۆر باش بەڵێ عزیزان و خۆشویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەم بەرنمەیەش تا یەکتر دیتنەوەی تر و بەرنمەی تر دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزە هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێکن ڕەوتان یاخود ڕۆژتان خۆش هەر بشین.